بەناوی خوای بەرز و بیاوتە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلالاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردن بە هیوای ئەوەی کاتەوای بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. سپاس شێدا. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ، سڵاوی خوای پەروەردگارتان لێ بێت. بابەتی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان تەوریەکەمان قسەکردنە لەسەر ئەو دەرەنجامی ئەو فەراغی کە لە ئێستادا لە قوتابخانە و پەروەردەدا بەگشتی دروست بووە بە تایبەتی دیارە نزیکەی چەند مانگێکە بەسەر خوێندندا ڕۆشتووە بەڵام تا ئێستا دەرگای خوێندن نەکراوەتەوە بەڕووی قوتابیاندا بە تایبەتی بابزانین دەرەنجامی فەراغی خوێندن لە سەرەتایی واتە قۆناغەکانی سەرەتایی و دەستپێکی خوێندنیان چه فەراغێکی دروست کردووە کە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. بەڵێ تەوری دومی پرۆگرامەکەشمان تەوەرێکی تەندروستی و کە باز لە خۆراکی منداڵان دەکات کەم تەوەرەشمان هاوکارمان عیمران ئەمیر لە هەولێرەوە پێشکەشمانی دەکات. تەوەری سێمی بەرنامەکەشمان میوانداری بەڕێز محەممەد ئیبراهیم پێشکەشکاری وەرزشی کەناڵی پەیام دەکەین. بابزانین ئەزمون و توانای ئەم پێشکەشکارە وەرزشی کەناڵی پەیام کە ساڵانێکە سەرقاڵی کاری ڕۆژنامەوانی بەدیوی وەرزشیە لە کەناڵی پەیام توانە وەرزشیەکی تایبەتی هەیە بۆیە لە تەوەری سێمی پەیامی ڕۆژی ئەمڕۆ میوانداریمان کردووە. جیاواز لەمانە کۆمەڵێک بڕگەوابەت دیکەمان بۆ ئامادە کردوون لە VT واگر هەر زانیاری و چالاکێکی گرنگی شەبێ لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و لە ڕێگەی پەیامێرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە. تەوەری یەکەم دەچینە لای بەڵێ تەوری یەکەمان تایبەتە بە داخستنی قوتابخانەکان بزانین کە ماوەی ساڵەکە قوتابخانەکان داخراون چ کاریگەری و چ فەراغێکی لەسەر مناڵان دروست کردو بە گوتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم تەورەیە میوانداری خاتونێکی زۆر بەڕێز خاتوشنەمان کردو خاتوشنەوە زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوون. بەخێر بێ مامۆستا. سەرجا پێمان بڵێ بزانین داخستنی قوتابخانەکان بۆ ماوەی بۆ چەند مانگێک یاخود ساڵێک بزانین چ کاریگەری و چ فەراغێکی لەسەر مناڵان لەسەر خوێندکاران دروست کردووە. زۆر سپاس بۆم بەرنامەیە. هەمومان نەزانین کە ئەوە ماوەی ساڵێکە قوتابخانەکان داخراوە و بە داخستنی قوتابخانەکان هەموو دایکان و باوکان و مناڵان بە تایبەتی تۆشی شوک بوون و ئەم شوکەش یعنی هەر کوردستانی نەگرتەوە هەموو جیهانی گرتەوە بە قسەی یونیسێفیش لە 180 خوێندکارەکان لە هەموو جیهانە خوێندنیان ڕاگیرە و ئەمە ژوای کرد کە فەراغێک بۆ مناڵ دروست بووە کە ئەم فەراغە چی لێ بکەن. خۆی مناڵ بەطەبع بە تایبەتی لە تەمەنی 4 ساڵیەوە هەتا 7 ساڵی پۆلی 1 و 2 ئەگەر ئێمە باسی بکەین لەم تەمەنێکە کە حەزی لە جوڵەیە و حەزی لە قسەکردنەوە حەزی لە چالاکی و مناڵێکی ئەکتیڤە یعنی مەگەر ئەگەر مناڵەکە خۆی لایانی دەرونیە لایانی جەستەیی نەخۆش بێ حەزی بۆ شتانە نەبێ. ئەمەش وای لێ کرد کە ئێمە پێمانوت ستۆپ یعنی پێمان بۆستە لە پڕام مناڵەکە وەستە ئەم هەموو چالاکی و وزە و حەز لە فێربوون و ئەمانە وردەورد ئەم مناڵەوای لێ هاتووشی خەمۆکی بوو. بەڵام من لێرە حەزەکەم باسی ئەوەش بکەم کە ئێمە لە پارمانگی دووە کە قوتابخانەکان داخرا و باخچەکان هەمووی بەعام داخرا و دایانگەکان داخرا مناڵ چی لێ هات لە ماڵەوە. ڕاستە لاوانەیە هەر لایەنی باشەشی ئێمە لێرە من حەزەکەم باسی بکەم ئەویش ئەوەیە کە خێزانەکان کۆبوونەوە لاوانەیە هەنێ دایک و باوکە بوو بێ هیچ کاتی نەبوو بێ بۆ مناڵەکەی ئەمە وای کرد کە کۆ ببنەوە و یعنی زۆرتر یەکتر بناسن و زۆرتر کاتیان بێکەوە یعنی فێری چالاکی ببوون و کاتیان بێکە بگوزارێنن و هەروەها وای کرد کە خێزانەکان بگەڕێنەوە بۆ ژینگە کە ئەمەش لە ساڵی 1970 توێژینەوەی کرا لەلایەن ئێدوارد ویلسنەوە کە وتی هەموو مرۆڤێک بە شێوازێکی غەریزی حەزی بە ژینگەیە. دووەمیش ئەوەیە کە هەنێ خێزان هاتن بەرنامەیان بۆ خۆیان داڕشت ئەم کاتی فەراقی مناڵ کە مناڵ تووشی سترێس بوو تووشی قەلەقی بوو خەوی تێکچوو بەرنامەی ژیانی بەعام هەمووی تێکچوو هاتن بەرنامەیەکیان بۆ دانا دەستیان کرد بە خوێندنەوە. من زۆر خێزان نەزانم کە ئاڵێ کە لە 26 دووەوە قوتابخانەکان و باخچەکان داخرا ئێمە لە یەکی سێ بەرنامە و پرۆگرامی خۆمان بۆ خێزانەکان دانا یعنی وامان نەکرد کە مناڵەکەمان تووشی سەڵمە بێ چونکە خۆ هەمومان ئەزانین مناڵ ناڵم حەزی بە تاقە و جوڵەیە بەڵام تو هاتی ئەم مناڵ و سجن کرد لە ناو خانوویەکە لە ناو دوو ژوورە لە ناو ژوورێکا وت بە هیچ شێوازە چوونە دەرەوە نییە بە هیچ شێوازە پەیوەندی کۆمەڵایەتەکان نییە. ئەمە ژوای کرد کە ئەو مناڵە تووشی سەڵمەیەک بێ بۆ زۆر مناڵ هەبوو لەمە تێناگەیشت یعنی بۆ چی کە ئەبێ من نەچمە دەرەوە بۆ چێ بێ پەیوەندیم نەبێ لەگەڵ هاوڕەکانمە تەنانەت خزمە نزیکەکانم نەنکم با پیرم پورم. ئەمانە وای کرد کە هەنێ لێکەوتی لێکەوتەوە بۆ نمونە
ئێمە لە کۆمەڵگەی خۆمانە بە تایبەتی لە کۆمەڵگەی کوردیە تووشی جیاوازیەکی خوێندن دروست بوو لە بینی قوتابخانە ئەهلیەکان و قوتابخانە حکومیەکانە کە لە زۆربەی وڵاتەکان من پرسیارم کردووە و یعنی تەماشام کردووە ئەمە نەبووە. ئۆنلاین ترێنینگ دروست بوو یعنی خوێندنی ئۆنلاین. ئەم ئۆنلاین ترێنینگە هات لە کۆمەڵگەی ئێمە جیاوازیەکی کرد لە بینی مناڵی قوتابخانە حکومیەکان و یا بڵێن قوتابخانە ئەهلیەکان لەگەڵ قوتابخانە حکومیەکانە. ئەمە جوای کرد ئەوان بە ئۆنلاینە خۆن ئەمان لە ماڵەوە هیچ یعنی هەمووی فەراغ بوو. من کەسی زۆر نزیک هەیە کە یعنی دایکی هاوڕەمە پێی وتم مامۆستاشنۆ مناڵەکەم هیچی بیر نەماوە. یعنی ئەو دووسێ مانگ لە پۆلی یەک خوێنوێت یا لە پۆلی دوو ئێستا هەستەکەم هیچی بیر نەماوە. زۆر باشە مامۆستاشنۆ لە ماوەی ئەم ساڵەیە کە قوتابخانەکان داخراون و فەراغی لەسەر و مناڵانە دروست بۆکاتە دایک و باوک چی بکات بۆی ئەو فەراغە نەهێڵێت یاخود ئەو بۆشایە پڕ بکاتەوە کە لەو مناڵەیە دروست بوو. بۆ نمونە ئێستا بینین کە زۆربەی مناڵ بۆ هی نەچوونیان بۆ قوتابخانە هەر بەردەوام لە ماڵەوە بوون مدمن بوون بە ئایپادەوە بە مۆبایلەوە خەویان تێک چووە خواردنیان تێک چووە ینی بێزار بوون لە ماڵەوە تەنانەت دوای لە هاتووە کە زۆر ئەزیێت و ئازاری دایک و باوک دەدەن. کەواتە چی بکرێت چۆن تەعاملیان لەگەڵا بکرێت کە ئەم مناڵە باش بکرێت بێتەوە سەرباری دۆخی ئاسایی تایبەتی خۆی. ئەزای چۆنەشی داخان هیچ کاتێ خەتا لە مناڵەکۆ نییە ئێمە وەکو دەرووناس و کۆمەڵناس دەڵێن کە یعنی دایکەکان یا باوکەکان ئەبێت سەرچاوەیەک بن بۆ مناڵەکان یعنی مناڵ بەس چاو لە دایک و باوکێک کاتۆ گەر هاتی لە ماڵەوە لە ماڵی خۆتا پێشم وتی وتم زۆر خێزان هەیە کە من ئەیناسم هەر لە یەکی سێوە پرۆگرامێکی بۆ خۆی دانا یعنی هات خەوی ڕێک کردەوە خواردنی ڕێکردەوە چالاکیان کرد یعنی چون پەنایان هێنا بۆ سروش لەبەرەوەی پەناهێنان بە سروشت هەم متمانە لای مناڵ زیاکات و هەم مناڵە بێ بە کەسێکی داهێنەر کار یعنی داهێنانی بۆ زیاکە خەیاڵی فراوانەکە زیرەکی زۆرترەکە یعنی ئەگەر دایک و باوکەکە بێن پرۆگرامێک بۆ خۆیان دانێن یا ئەتوانیت تۆ لە ماڵەوە زۆر ئیش هەیە ئێمە کە لە ماڵەوە توانین بیکەین چونکە بەڕاستی فەراغەکەوای لێ هاتەوە نزیکی ئێمە ساڵێکە لە ماڵەوەین یعنی مناڵ ئەگەر بچووکە هەبێت تۆ تەمەەن 4 ساڵە هەبێت 10 ساڵێکە هەبێت 13 ساڵێک هەبێت قۆناغەکانی جیاوازە ئەی تۆ چیەکی خۆ لەگەڵ مناڵێکی ئەو ئیشێکە لەگەڵ مناڵێکی 3 ساڵە یا 4 ساڵێکی ناتوانین لەگەڵ مناڵێکی 13 ساڵا بکەیت کەواتە ئەبێ یعنی دایک و باوک بە تایبەتی پرۆگرامەکان دابشکەن دانیشتن بۆ خۆیان بەرنامەیەک دانن بەرنامەکەش بە حەزی مناڵەکان بێ نابێت تۆ مناڵەکە حەزی لە شتێک نییە بڵێ ئیجباریکی بڵێ هەرە شتە بکەیت ئەتوانین لە ماڵەوە بۆ نمونە بڵێ نەختە ئینجا نەبێنیت و گوڵی تیا بڕوێنیت یعنی دەنگێکی تیا بڕێن بڵێ ئەمە ڕیحانە ڕوێنین بەیەکەوە بۆ نمونە کەرەوزە ڕوێنین بەیەکەوە ئەو مناڵە هەر پێشی خۆشەکە ئەبینێ مەرحەلە بە مەرحەلە ئەم گوڵە گەشاکە بۆ نمونە مەرحەلە بە مەرحەلە ئەم ڕیحانەیە ئەم کەرەوزە گەشاکە ئەمانە ئەتوانی بکەی ئەتوانی بێکە وێنە کێشان بکەی ئەتوانی ینی کات بۆ مناڵەکە ودانەی بەداخەوە من هەستەکەم دایک و باوکان خۆیان وا بێزار و بێتاقەت بوون کاتیشیان بۆ مناڵەکان دانەنەوە مناڵیش تووشی سترێس و قەلەقێکی زۆر فراوان بوو یعنی وای لێ هاتووە نەبەگوێ دەکات تووڕەیە عەسەبیە و ئەم فەراغەش وای کرد کە ئێمە دایک و باوکان پەنابەرن بۆ ئایپاد و موبایل هەر قسەکەی جەنابە ئەم پەنابرنە بۆ موبایل و ئایپاد وای کرد کە ئێستا حالیان نەخۆشیەک دروست بۆ لە جیهانە لە دوای ئەم کۆڕۆنایە پێڵەن نەخۆشی خەلەلی کەمی سروشت یعنی وای لێ هاتووە کە مناڵ بە هیچ شێوازی حەزی لە چوونە دەرەوە نییە وای لێ هاتووە بە تەنانەت هەروەکو پێکەنینیش چیرۆکی گەڕن ئەڵم بە مناڵێکیان تو باشە بۆ تۆ حەزی لە دەرەوە و توی یاخل لە ماڵەوە هەموو شوێنە پلاکێکی لێە بەس من لە دەرەوە پلاک لەکوێ بدۆزمەوە یعنی ئەمە وای کردووە مناڵەکە هیچ حەزێکی بۆ دەوروبەر و بۆ سروشت بۆ چوونە دەرەوە نەمێنێ کە زیانی زۆری هەیە ئەتوانین دوای باسی زیانەکانی باس لەوە کرد کە دەبێت خێزان بەرنامەدا بێت پێم وانیە هەوەندە ئاسان بێ لەم سەردەمەدا کە خێزان بێت بەرنمەیەک بۆ منداڵە تەمەن 13 ساڵەکەی بۆ منداڵە تەمەن 5-6 ساڵەکەی دابنێت یعنی ئایا هەموو ئەمەرکە کەوێتەوە سەر خێزان چکە دەزانین دایک و باوکیش پێویستیان بە بژێوی ژیان ئەمڕۆکە خۆتە زانی ینی بەیانی باوکە چێتە دەرەوە شەو هێشتا نهاتوێتەوە فریای ژیانەکە ناکەوێت کۆی کاتەوە قەیرانی دارایی هەیە پەروەردە ئێستا هەیە گرفتە کۆمەڵایەتیەکان هەن هەموو ئەمانە ئایا هەموو ئەمەرکە کەوێتەوە سەر خێزان ئەوە خێزان توانی 3 مانگ فراقی هاوین پڕکاتەوە ئەو 3 مانگ فراقی کۆرۆناشی پڕکردەوە ساڵێکە 25 ڕۆژ پێم وایە چوونەتە ناو قوتابخانەکانەوە یعنی ئەو لایەکەوێتە بەرپرسیارەتی سەرەکیە کەوێتە سەرشانی شێ زەین چۆنە کاک جەلال من هەستەکەم هەمووی بەرپرسە هەم لە دایک و باوکەوە هەم لە کۆمەڵگەوە هەم لە ڕێکخراوەکانەوە یعنی ئەمانە هەمووی بەرپرسن ئەگەر
ڕاستە ئێستا قوتابخانەکان نیە بەڵام لەوانەیە ڕێکخراوەکان ئەو شوێنانی کە ئەتوانن ینی کۆرسێکی باش بکەنە بۆ مناڵەکان ئەمە هەمووی کاریگەری هەیە لەسەر ئەو مناڵانە توانێت بچێت بۆ کۆرسێک یا توانێت حکومەت شتی ئۆنلاین یا بەرنامەی تەلەڤیزیۆنی باش یعنی ئێستا لە هاتووە بەڕاستی قەناعەتان هەبێ مناڵی وهەیە تاقەتی تەلەڤیزیۆنیشی نییە ئەڵێ وەرە سەیری کە نیفسان سەیری فلان کارتۆنێکین بەیەکەوە یعنی لەگەڵ دایکەکەش ئەڵێ تاقەتم نییە دانانیشێ یعنی هیچ بەرنامە و پرۆگرامێک ئەمە وای کردووە لە وڵاتی ئێمەیە کە بەڕاستی یعنی زەحیە یەکەم و فەوتانی یەکەم بەس بۆ مناڵەکانە گەڕێتەوە ڕاستە دایک و باوکەکە بێزارە بێتاقەتە یعنی بەڕاستی نازانێت چی بکات یعنی هیچ حل و ڕێگە چارەیەکی نییە بە تایبەتی یعنی ئەو شوێنانی کە لەوانەیە دایک و باوکە توانای مادی ئەویان نەبێ مناڵەکان بنێرن بۆ کۆرسێ بۆ دەورەیە بەڵام یعنی حکومەتیش لێرە نەهاتووە ئێستا لە زۆربەی وڵاتەکان هەر بۆ نمونە لە ئێران مناڵ هەر بەردەوامە لەسەر ئۆنلاینی خۆین حکومیەکانیش یعنی بە تەلەڤیزیۆن بەرنامەدان درراوە یعنی بە ئۆنلاین خۆین تاقیکردنەوەی خۆیانەیە خوێندنەکان یا کۆرسیان کردوێتەوە بۆ دەستخۆشی دەسوخەتی خۆش و یا کۆرسی وێنە کێشانیان کردوێتە بۆی مناڵە تاقیکی خۆی لە دەرەوە سەرف بکە بەڵام بەداخەوە لە وڵاتی مە ئەم شتانە یعنی زۆر کەم و گرنگی پێ نەدراوە و هەمووشی لێرە مناڵە مەگەڕێتەوە بۆ هەردوو لای لەوانەیە دایکەکە یا باوکەکە نەیتوانێت بۆچی لە ئەساسانە پرسیین بۆچی ساڵێک فراغ ساڵێک فراغی داخستنی خۆیانی داخستنی قوتابخانەکان کۆرۆنا خۆەوە چەند مانگە مەترسی کۆرۆنا نەماوانە یعنی هەموو مەترسیەکە گەربیگری من باوەڕم وایە تا مانگی هەشت و نۆ دە ئەوانە بوو لەو لای وەرزێکی تر سەرما هاو پەتاوەرزیەکان هات باشە بەڵام ئێستاوە خەریکە ئەم ساڵی خوێندنیش تاوە ینی ئەم بەرپرسیاریەتی سەرەکەی بکوێتە سەرژانی کی ئەسڵان ئەم فراغە لە پێناو چیدا وڵاهی کاک جەلا قسەکەی جەناب جوانە خۆی فراغەکە زۆر مەترسی دروست کرد بە تایبەت بۆ مناڵان و بۆ گەورەکانیش بۆ دایک و باوکیان بەڵام بە قسەی پرۆفسۆر رابرت دینگوال کە کەسێکی کۆمەڵناسە توێژینەوەی لەم بارەوە کردووە ئەڵێ دوای شەپۆلی یەکەمی کۆڕۆنا بە هیچ شێوازە پێویستی ناکرد دەرگای قوتابخانەکان دابخرێ لەبەر ئەوەی یعنی هیچ توێژینەوەیەک نەکراوە کە ئەمە بسەلمێنێک کە کڕۆنا ئەوە نەتەشە ناکا کە هەموو مناڵەکان لەناو بچن بەڵکو ئێمە هەمومان وەکو مرۆڤ ئەوە ئەزانین کە ئەم داخستنی قوتابخانەکان وای کردووە کە هەم لایەنی دەرونی هەم لایەنی کۆمەڵایەتی هەم لایەنی جەستەیی و فێربوونی مناڵ دواکەوتووە نەک ئەوەی کە ئەم نەخۆشیە وای کردبێ کە هەموو مناڵەکان لەناو بچن دەرەنجامی ئەم فەراغەکەی ئەیبینین وڵاهی دەرەنجامەکەی بە دڵنیایەوە هیچ ئێستا هەنێکی دیارە بەڵام دوای چونەوە بۆ قوتابخانە ئەوە دڵنیا بن کە ئەم دەرەنجامە زۆر بە زەخی دەرەکەوێت دەبەر ئەوەی مناڵ کە چوە بۆ قوتابخانە ئێستا فێری هەنێشت بۆ درەنگ ئەخەوێ درەنگ هەڵەستێ خواردنی تێک چووە فێری خۆی ئەڵێ کاک جەلال عادەتێک کە تۆ دروستەکەی لە خۆتە ماوەی 21 ڕۆژی پێچێ بەڵام ئەوە مناڵ فەقیرە ساڵێکە هەر خەریکی موبایل و ئایپات و فەراغە باوک لەم کاتەیە چی بکەن بۆ ئەوەی بتوان ئەم مناڵیان ینی بگەڕێنەوە سەر بارودۆخی ئاسایی خۆی بەڵێ بە بۆ چوونی من دایک و باوک ئەبێ ینی زۆر بە ئارام و بە حەکیمانە کە مناڵەکانیان چوونەوە قوتابخانە زۆر حەکیم بن لەگەڵیانە زۆر ئارام بن لەگەڵیانە چونکە ئابێ فتریان بنێ زەمەنیان بنێ تۆ مناڵێکە کە ساڵێکە نەخوێندوێتی نەنووسیویەتیەوە نەشتی لەبەر کردووە نەچێتە ناو تاقیکردنەوەوە نە پەیوەندی کۆمەڵایەتی هەبووە لەگەڵ هاوڕێکانی نە پاڵپشتێکی دەرونی هەبووە زۆر مناڵی پاڵپشتی دەرونی هەیە بۆ نمونە مامۆستاکەی زۆر خۆشیە پاڵپشتێکی دەرونیە لەوانەیە لە ماڵە بێتاقەت بێ لە دایکی لە خوشکی لە برای بەڵام کە ئاچێتە قوتابخانە مامۆستاکەی بینێ توێژەرەکەی بینێ ئەمە پاڵپشتێکی دەرونیە بۆ مناڵەکە یعنی ئەمانە هەمووی وای کردووە کە ئەم مناڵە زۆر سترێس و فشاری لەسەر بێ کەواتە دایکان و باوکان و هەموو ئەو کەسانی کە لە پەروەردەیە ئیشەکەن توێژەران و مامۆستایان و بەڕێوەبەر هەر هەمووی ئەمان ئەگەر هاوکاری مناڵ نەبن مناڵ یەک تووشی فرەجوڵەی ئەبێت دوو لەوانەیە تووشی دڵە ڕاوکێ سترێس قەلەقی لەوانێت تووشی ئەو بێ میسکا بەخۆیان شەوانە لەوانێت تووشی بێ ئیشتیهایی بێت لەوانەیە ئەو بێ واز بێنە لە قوتابخانە خۆ ئەم فەراغەوەی لێکردووە یعنی تۆ ئێستا هەر بە مناڵێک ئەبینی کە پێشتر قوتابێکی زۆر زیرەک بووە لێ هاتوو بووە دەزڕەنگیم بووە ئێستا پێڵێن هیچ حەزم لە قوتابخانە نەماوە قوتابخانەی چۆن مناڵەکان ئەڵێن بەشم مەکتەب حەزیان لێ نییە کەواتە لەم کاتەیە ئەگەر قوتابخانەکان بکرێتەوە ئەرکی مامۆستاکان چییە بێت ئەرکی مامۆستاکان زۆر قورسە بێ شەیداخان لەبەر ئەوە ئەو ناڵم یعنی فترێکی زەمەنی زۆری پێچووە تاکو ئەم مناڵە فێری هەنێ عادەت و خوب بووە ئەو بێتەوە ئەگەر لێپرسینەوەی لێ بکات لە دەرسەکەی و تەحملی نەبێ مامۆستاگە لەگەڵ لەوانەیە و مناڵە زۆر تووشی سەدمەی نەفسی بێ لەوانەیە هەرواش بێ واز بێنە لە قوتابخانە کەواتە مامۆستاکان پێویستە زۆر بە ئارام بن سەبور بن زۆر بە حەکیمانە و بە هۆشمەندانە و زۆر داهێنارکانە زۆر مامۆستا هەیە داهێنانەکە بۆ خۆی یعنی داهێنانێکی جوانەکە بۆی سەرنجی مناڵەکە ڕاکێشە بۆ لای خۆی سەرنجی مناڵەکە ڕاکێشە بۆ لای دەرسەکەی بارودۆخی دەرونی مامۆستا ئەوەندە تەواو ئێستا کە بتوانێت و داهێنانش بکە وەڵاهی لە حاڵی ئێستا بەداخەوە لە وڵاتی مای نەخێر بەڵام
ئێمە وەکو پەروەرشیار وەکو مامۆستایان وەکو توێژەران بەڕاستیە بە ئیشکەین لەسەر خۆمان چونکە ئیشکردن لەگەڵ مناڵە بە تایبەتی کاک جێلال زۆر یعنی ئیشێکی گەورە و عەزیمە بە بۆچوونی من چونکە تۆ لەگەڵ ناخ و دەرونی ئەو مناڵەیە ئیشەکەی ئەوە نیە لەگەڵ جەستەیە ئیشکە لەوانەشە لەگەڵ جەستەشیا ئیش پێ بەڵام ناخ و دەرون کاریگەری زۆرتر هەیە کەواتە مامۆستاکان پێویستیان بەوە هەیە کە زۆرتر لەگەڵ خۆیان خەریک بن یعنی دڵیان فراوان بێ سنگیان فراوان بێ بتوانن جوانتر مامەڵێکی جوانتر لەگەڵ مناڵەکان بەرەبەرەکە باسکردنەوەی دەرگای قوتابخانەکان دەکرێت هیچ ڕێنماییەک هیچ بڕیارێکتان بۆ هاتووە بە تایبەتیەوە وەکو ڕێنماریکارانی پەروەردە لەوەی کاگە دەرگای قوتابخانە کراوە چۆن تەعامل لەگەڵ تەلەبانەیە بکەن بەداخەوە نەخێر تا ئێستا هیچ ڕێنماییەک بۆ ئێمە نەهاتووە بەڵامی تر ڕێنمایی کارێک و هەر توێژەرێکی کۆمەڵایەتی و هەر مامۆستایەک بە پێی ئەو زانیاریانی کە خۆی هەیەی بە پێی ئەو تەعاملی کە لەگەڵ مناڵەکەی خۆیان کرێ من هەمیشەوە ئاڵم تۆ چۆن پێخۆشە لەگەڵ مناڵەکە تا تەعامل بکەن توش بۆ شێوازە تەعامل لەگەڵ مناڵی خەڵکا بکە پەیوەندی دروستکە دڵنیا بە یعنی نەتیجەیەکی باش و دەرەنجامێکی باش وەرەگری پێ دوایە کە ئەگەر ئەم ساڵ دەرگای قوتابخانەکان بکرێتەوە سەرکەوتووە بێدەم پرۆسە یاخود وا باشترە کە ئەمە دوا بخرێت بۆ ساڵی ئایندە و ینی دەوراتێک یاخود ئەو ماوەکەمی کەماوە تەنها بۆ بکرێتەوە کە مناڵەکان ڕابێهێنرێنەوە وڵی شەیداخان خۆی باشترە بە بۆ چوونی من بکرێتەوە بەڵام ئەگەر وەکو ڕاهێنانێکیش بێ بۆ مناڵان هەر ئیسفادی زۆرە بێت یعنی ئەگەر ئەو مناڵە بە تایبەتی مناڵی پۆلی یەک ڕابهێنرێتەوە بۆی کە چۆن ئاشنای قوتابخانە بێتەوە چۆن پەیوەندیەکان دروست بکاتەوە چۆن لەگەڵ هاوڕەکانی یاری بکات چۆن تەحمولی ئەو بکات 3 بۆ 4 سعات یا بۆ 5 سعات لە پۆلادانیشە لەسەر تەختەی خۆ تازە ئەو ساڵێکە لە ماڵەوە هەر ڕاکات و هەر فێریەوە نەبوو دانیشتێت و فێری هەرەوە بۆ بەدەست ئایپادێ بەدەستەوە بگرێت بە 5-6 سعات یعنی زۆربەی دایک و باوک هەیە خۆ هەر دەوامی خۆی کردووە یا ئیشێکی حڕی هەبوو لە دەرەوە بۆ ئەم مناڵە بەتەنیا بۆ تووشی سەدمەی نەفسی بووە ئەگەر بێتەوە بۆ قوتابخانە لەوانەیە وای لێ بێ هەنی لەم حاڵەتانە کەنار بگرێت و مناڵەکە تووشی ئەوە بێتەوە کە بگەڕێتەوە بۆ خوێندن یعنی حەزی خوێندنی بۆ دروست بێتەوە ئەگەر ئەمە بکرێت بۆ چوونی من شتێکی باشە ئەگەر قوتابخانەکان بگرێتەوە ڕاهێنانە بۆ مناڵەکان بگرێت زۆر باش مامۆستا باست کرد فەراغی پەروەردەیەکە بوو فێربوونەکە چی؟ وڵی فێربوونەکەش کاک جەلال زۆری ئەوێت یعنی تۆ ساڵێک خوێندن ناتوانانی لە 2 مانگا قەرەبووی بکەیتەوە بەڕاستی لەوانەیە ئەگەر حکومت بتوانێت یعنی خوێندن وەکو هەنێ ساڵ کە کێشێ هەبووە وەکو ئەو ساڵانەی کە بایکۆت هەبووە کەمێ لە خوێندنەکە کەم کاتەوە یعنی ئەو فشار و زەختەش ناکرێت مناڵ لەوانەیە هەنێ مناڵ هەیە بەڕاستی هەم مشکیشی تەحملی ئەوە نەکات هەم حاڵەتی دەرونی و هەم حاڵەتی جەستەی خۆشی تەحملی ئەوە نەکات تۆ هەموو خوێندنەی بەسەریا بۆ نمونە لە فلان لاپەڕۆ تا فلان لاپەڕۆ بێ لە بەرکەی بینوسیتەوە لەوانەیە زۆر مناڵ تەحملی ئەم شتە نەکات کەواتە یعنی حکومەت دەبێت خۆی بیرێک لەمە بکاتەوە کە ڕێگە چارەیەک بۆم خوێندنە دانێت زۆر باشە مامۆستا بەرەبەر دەچینەوە بۆی کە باس لە دەریکردنەوەی دەرگای قوتابخانەکە دەکەن ئێوە وەکو ڕێنماییکاران تا چەندە بە پێویستیزان پێشکردنەوەی دەرگای قوتابخانەکان کۆنفرانسا کۆبوونەوەیە بڕیارە هەر شتێک لەو بارەوە کە پێویستەکە هەمووتان کۆ بکاتەوە و چۆن بڵێ گروتینێک ببەخشێتەوە بەکردنەوەی دەرگای قوتابخانەکان دەبێت چی بکرێەوە هیچ پلانێکەیە لە ئارەدا لە ئێستادا لە نێوان خۆشتان نابێگەر گفتوگۆتان کردبێت وڵای ئێمە گروپمان هەیە کاک جەلال بەس تا ئێستا هیچ شتێک نەکراوە بەڕاستی ناڵم توێژەرانیش یعنی هەم کۆمەڵایەتی هەم ڕێنماییکاریانی پەروەردەیش ئەوانیش یعنی هەر لەناو ئەم کۆمەڵگەیان کەسانێکن کە یعنی بەڕاستی بێزار و بێتاقەتن لەم هەموو بڕیار و لەم هەموو شتە تا ئێستا هیچ شتێک نەکراوە بەڵام بە بۆچوونی من ئەبێ یعنی توێژەران یا ڕێنماییکاران زۆر دڵیان فراوانتر بێ ئەوان بە دیدێکی ترەوە سێری ئەم مەوزوع ئەو ئەم بابەتە بکەن و بتوانن خۆیان یعنی کارێک بکەن کە چوونەوە ناو قوتابخانەکان چۆن پەیوەندی لەگەڵ مناڵەکانە دروستکەنەوە چۆن باری سەرشانی مناڵەکان هەم باری دەرونی هەم باری کۆمەڵایەتی هەم باری فێربوونی ئەو شتانی کە خوێنن لەسەر شانی قوتابیەکان سوک بکەن کەواتە ئامۆژگاریت بۆ دایک و باوکان چیە کە پێشەوەی مناڵەکانیان بچنەوە قوتابخانە ئەبێت چۆن تەعاملیان لەگەڵا بکەن چی بکەن بەڵێ ئێمە یعنی تا ئێستا لەوانە بڵێ مانگێکمان لەبەردەستەما بێشەی داخان بە بۆچوینی من دایک و باوکان هەر لێ ساوێ بەرنمەیەکی ینی تایبەت و ڕێک و پێدانێت لەو بەرنامانە چییە کە ئاماژەی پێەکەی یەک خەوتنی مناڵەکانە بەڵێ خەوتنی مناڵ تۆ بێڕێکیتەوە ئەی تۆ مناڵە ئێستا تا ئێستا سعات 11 یەک خەوتووە ئەی تۆ چۆن بەتەمای لە شەو ڕۆژێکە ئەم مناڵە خەوەکەی بگەینتە سعات 2 بەینی سعات 6 یا 7 هەڵی سێنی بۆ قوتابخانە کەواتە تۆ مەجالە هەیە لە مای مانگی کات تا 21 ڕۆژە هەنێ ئەو عادەتە خراپانە و هەنێ ئەو شتانەی کە وای کردووە کە ئەم مناڵە تووشی هەنێشت بێ ئەم شتانی لێکم کەیت بۆ نمونە خەوی ڕێکیتەوە خواردنی ڕێکیتەوە بەداخەوە لەوانێ زۆر لە کۆمەڵگەی ما گرنگی بە خوێندنەوە نەدرابێ ئەگەر ئێمە لە ماوەی ئەم مانگەیە یعنی مناڵەکانمان هەر ڕاهێنانە بێ لەسەر خوێندنەوە یا خۆمان چیرۆکێکمان بۆ خوێن بە کتێبێکمان بۆ خوێند بێتەوە بۆ مناڵەکە وای لێکرو ئەم مناڵک مشکی کراوە بێت یعنی خەیاڵی فراوان بێت خوێندنەوە لە مرۆڤەکات
هەوڵبی هەنیشتی بۆ بخەینەوە هەوڵبی باسیەوەی بۆ بکەی کە تۆ چیتەوە بۆ قوتابخانە پەیوەندی لەگەڵ هاوڕەکان تا دروست دەکەی باسی شتە ئیجابیەکانی ناو قوتابخانەی بۆ بکەی تۆ چیتەوە لە قوتابخانە دەرسە خوێنی فێرەبی فێری زانیاری عیلمەبی یعنی ئەبێت دایک و باوکان خۆیان دانیشن بەرنمەیەکی یعنی ڕێک و پێک و جوان بۆ ژیانی خۆیان داڕژن تا مناڵەکە بە ئاسانی بڕاتەوە بۆ قوتابخانە و بۆ باخچە تۆ لە پڕا مناڵەگە هێنی خیتە ناو قوتابخانەوە 5-6 مانگە یاست تقریبی ساڵێکە ئەم مناڵە هەر لە ماڵەوەی سەر هیچ بەرنمێک نەڕۆیشتووە ئەوە تو زۆر تووشی یعنی دوایی دایک و باوکە خۆیان تووشی زۆر زەحمەت و زۆر سەدمەی نەفسیە بن. مامۆستا پۆلی 1 و 2 3 بۆ نمونەکان لەم فراغەیە بوون لە سەرەتاییە لە فراغی داخستنی خۆیان لە داخستنی قوتابخانەکان ئایا ئەمەی کە فێر نەبوون دەرەنجامەکەی ئەکرێ بڵین لە ساڵانی داهاتوو ڕەنگە لە بۆ نمونە قۆناغەکانی کۆتایی خوێندندا ئەو فراغەیە ئەو کاریگەری هەر لەسەر دروست ببێت و ببێنێتەوە دڵنیایە کاک جەلال چونکە تۆ سا خوێنی قوتابخانە هەمووی پەیوەندی بەیەکەوە هەیە ناکرێ ئەم بەشە بخوێنیت ئەو بەشەی تر نەخوێنی ناکرێ تۆزە لەم کتێبە بخوێنی دوازی لێبینی چیسە کتێبەکەی تر هەر خۆمان زانین کە یعنی هەمووی پرۆسی خوێندن هەمووی بەردەوامی هەیە بەسەریەکەوە دڵنیا بە کاریگەری ئەبێت لەسەر قوتابیەکان زۆریش کاریگەری بێ بەگەرەوەی کە بتوانن قەرەبووی بکەنەوە. زۆر باشە مامۆستا زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا شمع حوسێن ڕێنماییکاری پەروەردەی سپاس بۆ یەکەمیوانی پەیامی ڕۆژ سپاس دەکەین. بەڵا زان و خۆشەویستان ناوبڕێکی کورت وەردەگرین و پاشان دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکات دەست بەجێ هەوڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت. ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی. لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە. سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە. پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان. هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە. وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە. بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. بە باشترین کوالەتی دەستمان پێکردو وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کوالەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کوالەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کوالەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کوالەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ڕووناکی کامێرا ئاکشن زام چێکی شێف مەحموود. هەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماوان هەتاکو سەر سفرەی سەیران برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆت یەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود. ئەزیزان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە شەفمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟
سەدڵ کیسە خێزانی هەمیان بە دنیایەوە هەمویان وەڵامەکەت زۆر ڕاستە ئازیزان و خۆشەویستان بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی تران نەم خواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکەت زۆر ڕاستە دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵە بەڕێزان دەچینە تەوەری دووەمان کە پێشتر ئاماژەمان پێکردەوەرێکی تەندروستی و هاوکارمان ئەیمران ئەمیر لە هەولێرەوە پێشکەشتانی دەکات. ئەیمران سڵاوی خۆی گەورەت لێ بێوم کاتت باش دێنە لای تۆ بێ پێشکەشکردنی تەوەری دووەم فەرموو. بەڵێ سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر دێمەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆ باسی مناڵەکەین مناڵ بێگومان جیهانێکی سەر بەخۆیەوە پەروەردەیەکی تایبەتی دەوێت چاچ لە ڕوێی لە ڕوانگە پەروەردەکردنەکەی بۆ نێو کۆمەلگا وەچ لە ڕوانگە تەندروستیەکەی. ئێمە باسی تەندروستی منداڵەکەین لە خواردنە. ئەمە دەبینین لە کوردەواری هەرزوو منداڵەکە دەهێنرێت و لەسەر سفرەی ماڵەکە دادەنرێت کە پڕیەتی لە چەوری و جۆرەها خواردن. دەبینین زۆر جار دایک و باوەک بەدەستیەوە دەناڵێنە کە منداڵەکەی خواردن ناخوات تەمەنی بووە بە ساڵێک و هەر خەریکی شیر خواردنە. بۆ ئەمڕۆ لەگەڵ دکتۆر سۆران تاوتوی خۆراکی منداڵەکەین بزانین منداڵ چی پێویستە بخواوە ئەو خۆراکانە چینکە بۆ منداڵ پێویستە لە تەمەنی یەک ساڵی و باسی لە دایکبوونەکەین تاوەکو تەمەنی 6 ساڵی بزانین مناڵ پێویستە چی بخوا. کاک دکتۆر زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانی زۆر بەخێربەی. کاک دکتۆرەوە چۆن باسی مناڵەکەن ینی پێناسەی مناڵ لای ئێوە چییە؟ منداڵ بەڕاستی نیعمەتێکی زۆر گەورەیە خوای گەورە بە دایک و باوکانی دەبەخشێ بەقەدەر گەورەی ئەو نیعمەتەی کە بە دایک و باوکانی بەخشێ خوای گەورە پێویستە دایک و باوکانیش ئاگاداری بن پارێزگاری لێ بکەن چونکە ئەو منداڵانە نەوەی داهاتوون ڕۆڵەیەکن ڕۆژێک دادێ گەورە دەبن ئەو کۆمەلگایە پێک دێنن لێ تەندروستی منداڵان زۆر زۆر گرینگە گەر هاتووێ ئێمە ئاگاداری تەندروستیان بین ئەو منداڵانە بە تەندروستێکی باش هەم تەندروستی جەستە هەم تەندروستی عەقڵ و مێشک گەورە بکەین پەروەردەیان بکەین لە داهاتوودا کۆمەلگەکەمان ئەو گەنجانە ئەو منداڵانە بەڕێوەی دەبن بۆیە پێویستە ئێمە بەقەدەر گەورەی ئەو نیعمەتە ئاگاداریان بین و تەندروستیان بپارێزین و باشترین خواردن و باشترین پەروەردەیان پێشکەش بکەین. خۆراکێکێکە لەو بابەتانەی پێوما بێت لەسەر گەشەی منداڵ کاریگەری هەیە و هاوکات لەسەر زۆرێک لە ڕەوشی ژیانی منداڵ کاریگەری هەیە. کاکتۆر من خۆراک ئێوەکو تۆ لە سەرەتای لەدایک بوونی و بۆی دیاری دەکەن کە پێویستە چی بخوا؟ لە سەرەتای لەدایک بوونی بەڵێ خۆی منداڵ کاتێک لە ناو سجداچی دروست دەبێتن لەو کاتەوە پێویستە ئێمە ئاگاداری بین و ئاگاداری خواردنی و تەندروستی بین بەڵام من ئەوە بەجێ دێڵم بۆ ئەوە پسپۆری خۆی کە پسپۆری ئافرەتانە لە کاتێشتر لەوانەیە ئەوان باسی بکەن و بەڵام دوای لەدایک بوون کە پسپۆریەکەی خۆمە هەر لە کاتی لەدایک بوونەوە پێویستە باشترین خواردن پێشکەشی ئەو منداڵە بکرێت کە ئەویش بریتە لە شیری دایک منداڵ هەر کاتێک لەدایک بوو لە کاتی لەدایک بوونەکەی پێویستە پاش بڕینی ناوکەپەتچی کە خۆراک و ئۆکسجینی لێ دەبڕدرێ چکە پێشتر لە ڕێ ئەو ناوکەپەتکەوە خواردنی دەگاتێ خواردنی دایکەکەی و ئۆکسجین و هەموو شتی لە ڕێ ئەو بۆڕیەوە بۆ دەچێت ناوکەپەتکەکەیە هەرکە ئەو ناوکەپەتکە بڕدرا منداڵەکە وش کراوە یەکسەر پێویستە بخرێتە سەر سینجی دایکی و هەوڵی لەگەڵ بدرێ بۆ ئەوی شیری دایکی بخوا هەم پەیوەندێکی تونند و تۆ لەگە دایکەکە دروست دەبێت لە ڕۆژ سۆزداری و لە ڕووی پەیوەندێکی تونند و تۆست هەم
پێستی بەرپێستی دەکەوێت گەرم دەبێتەوە و هەم هەوڵی شیردانیشی دەکرێت کە باشترین شیرە بە تایبەتی شیری ژەک کە لە بیدایەتی هەیە لە سەرەتای چەند ڕۆژی یەکەمە تا هەفتەیەک لەوانە بەردەوام بێ تەواوترین باشترین خواردنە بدرێتە منداڵ پێویست ناکە منداڵ هیچ خواردنێکی تر وەکو شەکراو وەکو هەنجوین و ئەو شتانە کە لە سەرەتای تەمەنی زۆر جار هەز دەکەین لە کۆمەلگای ئەمە بە تایبەتی قەنداو دەدرێتە منداڵ بەڕاستی ئەوە غەدرێکە لە منداڵ دەکرێت چونکە تو تەنها شەکری دەدەیت قەنداو بریتێ لە ئاو شەکر بەڵام کات و شیری دایکتدایە شیری دایک بریتێ لە پرۆتین لە کاربۆهیدرات لە شەکر لە چەوری لە کانزاکان و ڤیتامینەکان هەموو شتێکی تێدایە کاملترین بێکەم و کوڕترین خواردنە هەر لە ساتی لە دایبنەوە پێویستە منداڵ بخرێتە سەر شیری داچی کاکتۆر حەزەکەم لەسەرەوە بۆ سینیشکە بەڕاستیەوە دیاردەیەکە لەناو کۆمەڵگەی ئەمەدانی قەنداو بە منداڵی ساوایە خۆت تازە لەدایک بوویان دانی هەنجین ئەمە کاریگەری خراپی بەسەر تەمەن و ژیانی منداڵەکە دەبێت بەڵێ بە ڕوونتری بکەینەوە لە دایکان لەبەر چ خراپ ئەگەر شەکراوی بدەنێ یەکەم ئەگەر تو شەکراودا تو بێبەشت کرد لە خواردنەی باشتر ئێستاما ئەگەر خود دوو خواردن بابینە پێشی هەم کامیان هەڵدەبژێن خواردنە باشەکە هەڵدەبژێن بۆ خۆشمان لەو منداڵەکەش بە هەمان شێوێت و ئەگەر شەکراوی بدەیە بێبەشت کرد لە شیری خۆت کە باشترین خواردنە هیچ خواردنێک نییە مقارنە بکرێت لەگەر شیری دایک دووەم شت کاتێک شەکراوەکە دەدێت تامی شیرینە لەوانەیە جارێشتر مەمچی تو نەگریتن مەمچی دایکەکە نەگریتن یان شیری قوتوشی ئەگەر بدێ لەوانە نەیگریت چکە شەکراوەکە زۆر شیرینە و تامی خۆشترە لەوانەیە هەر لە سەوی لێڕابێ لێ بە زەحمەت دەکەوتەوە سەر شیری دایک یان شیری قوتو بە هەمان شێوە ئەو شیرە ئەو شەکراوی کە دەدەیە وا دەکاتن ئەگەر زۆری بدەیە خوێیەکانی ناو خوێنی منداڵ بەرز و نوزم دەکاتەوە وەکو پۆتاسیۆم و سۆدیۆم و کلۆراید و ئەوانە لەوانەیە زەرێکی زۆر بە منداڵەکەی بگەنەوە بە تایبەتی مێشتی منداڵەکە بەتە ئەگەر هات و بەردەوام بی لەسەر شەکرا باشکتۆر بەشێک لە دایکان بەخۆکاریەوەی دەناڵێ منداڵەکان شیری دایک ناخۆن یا خۆت مەمکی دایکیان ناگرن ئێوە چۆن چارەسەری ئەم بابەتەیەکەن خۆی ئەوە تاڕادەیەک ڕاستە منداڵ کاتێک تازە لە دایک دەبێ فێر نەبووە چۆن شیری دایک بمژێ لێ تۆزێک زەحمەتە دایک بە تایبەتی بۆ ئەوانەی کە منداڵی یەکەمیتیان بێن شیری خۆیان بدەنە منداڵ بە ئاسانی بیگرێ لەوانێت تۆزێک زەحمەتی هەبێ بەڵام یارمەتیدانی دایکی ئافرەتەکە یان خەسوەکە یان ستافی نەخۆشخانە وەکو نێرسەکان پەرستارەکان یارمەتیدانی و بە هەوڵ و بەردەوامبوونی خۆی منداڵەکە فێر دەبێتن یان ئەگەر هاتو کێشەیەشی هەبوو لەوانەیە لە گۆی مەمچی کێشەیەکی هەبێ دایکەکە دەتوانێت بە سەبرگرتن و بە بەردەوامبوون فێر بکرێ لە وڵاتان پەرستاری تایبەت هەیە بە شیردانی منداڵ ئەجا چ شیری دایکەکە بێت شیری قوتوبێ ئەو پەرستارە لەگەر دایکەکە بەردەوام محاولە دەکا هەوڵی لەگەر دەدا هەتا فێری شیری دایکەکە دەگرێت چکە لەوێندەر لە وڵاتان زۆر تەرجیعی ئەوە دەکرێت کە شیری دایک بدرێتە بە منداڵان لێ هەر ساوان بە دابینکردنی پەرستاری تایبەت و کەسانی تایبەت بەو بوارەکە تایبەتم بە خۆراک پێدانی منداڵ و شیر پێدانی منداڵ لەگەڵی بەردەوام دەبن بەڵام لە کۆمەلگای ئێمە ئەوە نییە بەڵام شتێکی باش هەیە ئەویش ئەوەیە کە سوکاری دایکەکە بەردەوام لە دەور و پشتی منداڵەکەدان وەکو دایکی ئافرەتەکە خەسوەکەی لەوانەیە خوشتی لەگەڵی بی ئەوانەی کە خیبریان زیاتر و شارەزان زیاتر ئەوانەیە یارمەتی دەدەن وا باشترە بەردەوام من هەتاوەکو دەکەوتە سەر شیری داچی پێویست ناکات دەستبەرداری شیری خۆی بی بڵێوەڵام منداڵەکەم نایگرێتن پێویستە محاولەی بەردەوام لەگە بکە ئەگەر هاتو جارێک دو جار سێ جار نێگر با شیری قوتوەکەشی لەگەڵ بداتێت تا فێر دەبی بەڵام وا باشترە شیری مەمەی وشک نەدرێتە منداڵی لە مانجی یەکەم هەتا فێرە شیری دایک دەبێت باشە کاکتۆر ئەو شیری دایکەیە تا تەمەنی چەند ساڵی لەگەڵی بەردەوام بێ یان تەمەنی چەند مانگی لەگەڵی بەردەوام بێ لەگەڵ مناڵە خۆی ئەکادیمیا پزیشکەکانی منداڵان و ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێن تا شەش مانگی تەنها شیری منداڵ بدرێ شیری دایک بدرێ بە منداڵ تا شەش مانگی هیچ جۆرە شیرێکی تری پێ نەدرێت هیچ جۆرە شیرێکی تر نەدرێت نەقسی شیر هەبوو بۆ نمونە لە دایکەکە حاڵەتی دەگمەن و تایبەت هەیە با بڵێن ئەوانەی کە نەخۆشیان هەیە یان شیری کەمە یان کێشەیەکی هەیە دەکرێت شیری تری لەگەڵ بداتێ بەڵام ئەگەر ئەمە بمانوێت باشترین خواردن بدەین بە منداڵ و باشترین پێشکەش بکەین بریتە لەوەی کە شەش مانگی ڕێک بەردەوام شیری خۆی بداتێ ینی ئەو خواردنە کاملترین خواردنە بێکەم و کوورترین خواردنە پڕبایەخترین و بە بەهاترین خواردنە تا شەش مانگی لە دوای شەش مانگی بەرنامەتان چۆنەکە بەڵێ خۆی ئەجا بیستم تەواوی بکەم شەش مانگەکە ئەوە بەس شیر پاشان هەتا ساڵێکیش هەر شیر خواردنی سەرەکی منداڵ دەبێ
لەگەڵیدا فێرە سریلا خواردن و میوە خواردن و سەوزە و هەم خواردنەکانی تر دەکرێت قۆناغ بە قۆناغ مانگ بە مانگ خواردنەکان زیاد دەکرێت خواردنەکانی هەتا ساڵێکی ئەوە هەر شیری دایک سەرچیە بەڵام خواردنی تر وەکو تەواوکاری فێرکاری ساڵێک بەڵێ پاشان ئەگەر دایکەکە مرتاحبی و منداڵەکەش کێشەی نەبی هەردووچان بەوەی مرتاحبن کە بەردەوام لەسەر شیری دایکەکە بەردەوام دەبێت هەتا حەزی لێبی ساڵێک 2 ساڵ 3 ساڵ هەتا حەزی لێبی دەتوانانی شیرەکەی خۆی بداتێ بەڵام بە مەرجێک بڕەکەی زۆر نەبی کە کاریگەری لەسەر خواردنی منداڵەکە بچکە 5 ساڵێک دەبێت منداڵەکە خواردنی سەرچی ببێتە خواردنی ئەو خواردنانەی کە هەیە لەسەر سفرە و ئەو خواردنای لە ماڵەوە هەیە دەبێت ئەوە خواردنی سەرچی بی شیر ببێتە خواردنی دووەمی و خواردنی تەواو باشە کاکتۆریانی لە دوای ساڵێک منداڵ دەکرێت بهێنرێتە سەر سفرە و خواردنانی لەسەر سفرەی ماڵەکان هەیە بەڵکیید وەکو باسمان کرد لە 6 مانجە تا ساڵێکی فێر دەکرێت بەڵام لێرەدا ناکرێت هەموو خواردنێک بدرێتە بە منداڵ هەندێک خواردن هەیە دەبی ئاگاداری بی بەڵام دوای ساڵێک منداڵ دەخرێتە سەر سفرە و دەتوانی وەکو ئەندامانی خێزانەکە ئەو خواردنێکە لەسەر سفرە هەیە بیخوا بە مەرجێ خواردنەکە تەندروست بێ چونکە هەندێک جار سفرەکە ئەسڵەن هەر لۆ ئایلەکە بە کاملی لۆ گەورەی تەندروستنی هەنێک لۆ گەورەکە تەندروست نیە چ جای منداڵەکەی بەڵام ئێمە باز لە خواردنی تەندروستەکەی ئەگەر هاتوو ئەو خواردنێکە لەسەر سفرەکەی خواردنێکی هەمە زۆر و تەندروست بێ بەڵام منداڵەکە دەتوانرێت وەکو گەورەکان لەسەر سفرەدا بنیشێ لەو خواردانە بخوا بەدەستی خۆی بیخوا کاکتۆر ئەو زیانانە چین کە بەر منداڵ دەکەوێت ئەگەر بێت و لەم مانگە لە بۆ نمونە شیری دایکی نەخوارد و دواتریش لێرە فێرە خواردن نەبوو باسی بەر لە ساڵێک دەکەم هۆکاری کاریگەری بەسەر گەشەیە بێ بەسەر گەشەی جەستەیە بێ بەسەر گەشەی مێشکێ بێ کاریگەری بەسەر چیوە دەبێت بەڵێ ئەگەر منداڵ بێبەش کرا لە شیری داچی لەوانەیە کۆمەڵێک کێشەی توش ببێت یەک لەوانە شیری دایک کۆمەڵێک ئەنتیبەدی تێدایە وابرێن دژەتەنەکانی تێدایە ئەگەر دایک شیری خۆیدا بە منداڵەکەی ئەو دژەتەنانە لۆ منداڵەکەی دەڕواتن تووشی کەمتر تووشی نەخۆشیەکانی هەوکردت نەبێ هەموو هەوکردنەکان هەموو سیستەمەکان بابلن ڕێڕەوی هەرسو ڕێڕەوی هەناسە و هەموو جۆرە هەوکردنەکان لە منداڵان کەم دەبێتەوە ئەگەر هاتوو شیری خۆیدا کە شیری خۆی نەدایە تاان تووشی ئەو هەوکردانە زیاتر دەبێتون هەر کاتێک منداڵش نەخۆش دەبێت گەشەی کەمتر دەبێتەوە هەروەها ئەگەر شیری خۆی نەدایە شیری قوتوویدا یان بێبەشی کرد لە شیر خۆلوانەیە ڕێژەی زیرەکی کەمتر بێتەوە ئەو منداڵان شیری داچیان دەخۆن ڕێژەی زیرەکیان زیاترە هەروەها جۆرەکانی نەخۆشەکانی کۆئەندامی هەرز وەکو خەبزی و غازات و ئیسهالی زۆرترە لە منداڵان کە شیری دایچیان بێبەشن هەروەها نەخۆشیەکانی وەکو قەڵەوی هەروەها نەخۆشی شەکرا ئەو نەخۆشیانەش لەو منداڵانە زیاترە کە بێبەشن لە شیری دایک و شیری قوتو دەخۆن باشە کاکتۆر ئێمە باسی ئەومان کرد تاوەکو ساڵێک لە دوای ساڵێک بۆ 2 ساڵ و یان 3 ساڵەوە پێما بێت یاریتان کردووە منداڵ لە بێت چی بخوا ئەو خواردنانە چین دەبێت بدرێتە منداڵ بەڵێ لە خۆی لە خوار 1 ساڵی پێویستە هەندێک خواردن نەدرێت بە منداڵ وەکو شەکر وەکو خوێ ئەوانە دەبی بە تەواوی لە منداڵی قەدەغە بکرێ نابی هیچ خواردنێک شەکری بۆ زیاد بکەیت بەڵام ئەگەر ویست شتێکی بدەیە کە شیرین بدەتوانین خورما بۆ نمونە بەکاربێنی یا خواردنێکی شیرینی تەندروستی سروشتی و هەروە خوێ نابێت بەڵام دوای ساڵێک دەکرێتن ینی بڕێک خوێ بەکاربێتن لەو شیوانە وەچ گوتمان دەتوانین لەگەر خێزانەکە لەسەر هەمان سفرە دابنیش خواردنەکان بخوا بەڵام لە ساڵێک لۆ 3 ساڵ کە باز دەکەی منداڵ دەکرێت خواردنەکان بەگشتی بخواتن خواردنە تەندروستەکان بەڵام لێرانەدا دەبی شیر کەم بکرێتەوە شیر بە تەواوی کەم بکرێتەوە لۆ 15 ڕقم هەتا 20 ڕقمێک بدرێ بە منداڵ لەوە زیاتر نەدرێ بە منداڵ چونکە ئەگەر هاتوو لەوە زیاتر درا بە منداڵ لەوانێت تووشی کەم خوێنی ببێ هەروە تووشی کەمی ئاسن و کەمی ڤیتامینەکان ببێت و دوزار تووشی ئەوە دەبێت کە خواردنی کەم بێ و کاریگەری لەسەر گەشەی جەستە و گەشەی مێشتیشی دەبێتە هۆی دابەزینی ئاستی زیرەکی و هەروەها گەشەی منداڵەکەش کەم دەبێتەوە باشە کاکتۆر ئەوە لە تەمەنی 1 ساڵی ئەگەر بێت و بۆ نەخواردنی نەخوار منداڵەکە نەها بۆ سفرەکە ئەو زیانەکانی چی دەبێت لە منداڵەیە بەڵێ منداڵ زۆر جار لە دوای 1 ساڵی تووشی کەم خواردن دەبێت حاڵەتیش زۆرە کە وا دەکا منداڵەکە تووشی کەم خواردن ببێ لەو هۆکارانە بۆ نمونە کەم خوێنی منداڵ خۆی دوای 6 مانجی ڕێژەی ئاسنی کەم دەبێتەوە بە شێوەیەکی فسیۆلۆجی و ئەو ئاسنی کە لە دایکی وەریگرتووە بەرەبەرە کەم دەبێتەوە لەوانەیە ئەگەری ئەوەی هەیە تووشی کەم خوێنی ببێ بەهۆی ئەوەی کە
ئەگەر هات و خواردنی تەندروست نەبوو خواردنی باش نەبوو ئەو کەم خوێنە یەکێکە لە هۆکارەکانی کەم خواردن لە منداڵان کە ناچێتە سەفرە ئەمەش دەبێتەوە هۆی ئەوەی کە گەشەی دوا بکەوێ گەشەی جستەیی گەشەی عقلی گەشەی مێشک هەر سێ زۆرە گەشە گەشەی جستەی و گەشەی ئەگەر هات و منداڵ خواردنی باش نەبوو کاریگەری دەبێت لەسەر گەشەی جەستا دەبینی منداڵەکە چێشی کەم دەبێت و هەروە درێژی تەسیر لە باڵای منداڵەکە دەکە هەروە گەشەی مێشیشی بە ئەکیدی تەسیری لەسەر دەبێتن ئەگەر هات خواردن ئەگەر منداڵێک لە تەمەنی ساڵێک بۆ 2 ساڵ هیچ کام لە خواردنەکانی نەخواردجگە لە شیری دایک و شیرە قوتوانە پێویستە سەردانی پزیشک بکەن بە دڵنیایی و ئەو منداڵانەی کە خواردنیان باش نییە و منداڵانێکی زۆریش هەنەوانە ئێستا زۆر جار بینیمە 2 ساڵ بۆ هاتێ 2 ساڵ و نیو بووە دەڵێت دکتۆر بەس شیری دەدەمێ هیچ خواردنێکی تر ناخوا ئەوە زۆر ناتەندروستە چونکە تەنها شیردان بێبەشی دەکەی لە جۆرەها ڤیتامین جۆرەها کانزە جۆرەها پرۆتین کە لە شیری دایکدا نییە شیری ئەفۆن شیری قوتو و شیری دایکیش لەو تەمەنە پێداویستەکانی منداڵ پڕ ناکاتەوە خۆی شیری قوتویان شیری دایک هەتا 6 مانگی بە تەواوی پێداویستی منداڵ پڕ دەکاتەوە لە 6 مانگە تا ساڵێک ئەگەر نەیدێ دوای ساڵێکیش ئەو شیرە پێداویستەکانی منداڵ پڕ ناکاتەوە لە ئاسن لە کانزاکان لە ڤیتامینەکان لێ پێویستە منداڵ لە ساڵێک دو 2 ساڵ یان ئەگە کەمتریش بوو لە ساڵێکیش ئەگە خەموو خواردنێکی نەدەخوارد پێویستە سەردانی پزیشک بکە بۆ ئەوی هۆکارەکەی بینەوەکو باسمان کرد یەک لە هۆکارەکان کەم خوێنیە کە کەم خوێنی ئەگەر چارەسەر نەکرێت بە هەمان شێوە زیاتر هۆکارەکە بۆ ئەوەی کە منداڵەکە خواردنی نەخواتن کە زۆر جاران دەبینی کە کەم خوێنەکە چارەسەر دەکەی منداڵەکە ڕاستەوخۆ پاش هەفتەیەک 2 هەفتە دەست دەکا بە خواردن ینی هۆکارێکی زۆر گرنگ و باوی ناوەگەر بێت و منداڵێک خواردنی نەخوارد و تەنها شیری خوارد دەکرێت نەخۆشیکی پێویستی بە چارەسەر بێت ئەکید ئەوە یەک لە نەخۆشیەکانەکە باسم کرد لەوانێ نەخۆشی تری هەبێ نەخۆشتری کۆ ئەندامی هەرس بۆ منە ئەو منداڵانە کە ترشی مەعیدیان دەگەڕێتەوە یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی منداڵان نتوان خواردن بخۆن نەوێرن چونکە هەر کاتێک خواردن بخوات ترشاتی دەگەڕێتەوە بۆ سەرەوە ئەو ڕێڕەوی هەرسی دەسووتێنەوە ئەوەش دەکەن هەروە قەبزی لە منداڵان یەکێکە لە هۆکارێکی تری گرنگ کە پێویستە چارەسەر بکرێت چونکە زۆر لە ناو ئێمەدا لە ناو کووردا هۆکارێکی زۆر گرنگی نەخواردنە باشکە تۆ لە دوای 3 ساڵی بۆ 6 ساڵی ئێوە و پزیشک چی بۆ منداڵ دیاری دەکەن کە پێویستە بیخوا وە لە چی دوورکەوێتەوە بەڵێ پێویستە منداڵ لە 3 ساڵ و 6 مانجی هەموو ئەو خواردنانە بخوا 6 ساڵی عفوان هەموو ئەو خواردنانە بخوا کە دەوڵەمەندە بە پرۆتین وەکو گۆشت پاقلەمەنیەکان ئەوانەی دەوڵەمەندن بە کاربۆهیدرات بۆ نمونە شیرەمەنی ئەوانەی سپیاتیەکان بەرهەمی سپیاتی شیری دەبی هەر بخوا منداڵ هەتا گەورەش دەبی هەتا ئێمەش پێویستە شیر بخۆین بەڵام بە ڕێژەی دیاریکراوی خۆی نە زۆرتر بێ نەکەمتر بێ لە ئەوە وەکو باسمان کرد لە 15 ڕۆخەم لەوە 20 ڕقم زۆر گرنگە شیریش بخواتن بەرهەمەکانی شیریش بخوا وەکو ماست و پەنیر و ئەوانە هەروەها پێویستە بڕی پێویست سەوزەی بدرێتە ڕۆژانە بڕی پێویست میوەی بدرێتێ چونکە سەوزە و میوە جۆرەها کانزە جۆرەها ڤیتامینی تێدا ئەگەر هاتو بێبەش بکرێت لە سەوزە و میوە بێبەش دەکرێت لە جۆرەها ڤیتامین جۆرەها کانزا کە پێویستە لۆ گەشە لۆ تەندروستی منداڵ بووە بە نمونە وەرگین ڤیتامین سی ڤیتامین دی ڤیتامین ئی ئەوانە کە پێویستم بۆ تەندروستی پێز بۆ تەندروستی گشتی ئێستا یەک لەوانە ڤیتامین سێ کە بەرگری دەکات لە سەرمابوون و لە جۆرەها نەخۆشی هەروە خواردنی تر کە پێویست بێ دانەوێڵەکان زۆر گرینگە بخواتن واتە خواردنی منداڵ دەبی لەو تەمەنەی هەمە زۆر بێ هەموو خواردنەکانی تێدابی لە خواردنی ئاژەڵی وەکو گۆشت باسماکرد گۆشتی پەلەوەر گۆشتی ئاژەڵ گۆشتی ماسی هەروەها هێلکە زۆر گرینگە ڕۆژێک ناڕۆژێک هێلکە بدرێتن بە منداڵ و هەروەها وەکو باسمان کرد دانەوێڵە پاقلەمەنیەکان سەوزە و میوە هەروەها بەرهەمە سپیاتەکان باشێتور هەموو ئەوانەی کە باسمان کرد لە تەمەنی لەدایک بوون تاوەکو تەمەنی 6 ساڵی ئەگەر بێت و ئەو خواردنانە بەو شێوازە نەدرا بە منداڵ یاخود بە نەقسی پێیدرا یاخود بە شێوەژی جیاواز پێیدرا کاریگەری چی دەبێت بەسەر کۆی گشتی منداڵەکە لە تەمەنێکی 6 ساڵی ئەو کاریگەریانە چی بەسەریەوە جێداڵێت بەڵێ هەر کاتێک منداڵ خۆراکی تەواو نەبوو تەسیری لەسەر وەکو باسمان کرد جەستا هەم مێشتی منداڵەکە بەجێ دێڵێ هەر یەک لەو خواردنانە نەقز بێ لەوانەیە ڤیتامینێک کانزایەک پرۆتینێک چاوریەک کە گرینگە لەوە هەر یەکە و گرنجێکی تایبەتی خۆی هەیە لەوانەیە کەم بێ با بە نمونە وەربگرین ئەگەر هات و منداڵ بۆ نمونە ئەو منداڵانێ لە دوای 6 مانجی دەبێت شیری تری بدرێتێت لە نمونە ڕقم 1 دەکەی ڕقم 2 زۆر لە دایکان دەبینی
ڕقم لە جاتیەوە ڕقم 2 یان ڕقم 3 بدەن شیری کیسە دەدەن بە منداڵ لەگەر ئەوەی شیری کیسە دەدەن بە منداڵ ڕێژەیەکی زۆری شیر دەدەن لە جاتیەوەی کە خواردنیشی بدەنێ تەنها پشت بە شیرەکە دەبەستن ئەوە خۆی شیری کیسە نابێ بدرێ بە منداڵی خوار 3 ساڵ کاتێک دەیدرێت تێدەبینی زۆرێک لە چەوری کە لەو شیرەیدانە چونکە ئەو شیرە کەم چەوریە کە زۆر گرینگێک بۆ گەشەی مێشتی منداڵ تێدانە ئەوە وا دەکات منداڵەکە گەشەی مێشتی باش نەبێتن ئەوە یەکێکە لە نمونونەکان ینی زۆر داریش کە دەڵێ دایک و باوکەکە ئەوە تەندروست نیە دەڵێت دکتۆر دەنا منداڵەکەم زۆر قەڵەوە هیچ عیبی نییە ڕاستە منداڵەکەت قەڵەوە بەڵام لە ناوەوە لە مێشتی لەوانەیە زۆر تەسیرە بێ مەرج نییە کاتێک شتێک هەیە ڕاستەوخۆ کاریگەریەکەی بە دیارکەوی لەسەر منداڵ لەوانەیە لە داهاتوو درێژخایان بوەکەوەی کاتێک دەستە قوتابخانە دەبینی منداڵەکەت زیرەک نییە ئاستی ئەکادمی باش نییە ئەو کاریگەریەیە کە لە کاتی خۆی خواردنێکی تەندروستت نەداوە بە منداڵەکەت لەوانەیە شیری کیسە دایتێ لەوانەیە بەس شیری دایتە منداڵەکەت هیچ زۆرێکی تری خواردنی نەدایتە منداڵەکە ئەو جۆرە شیرانە چین کە پێویستە بدرێتە مناڵ و ئاساییە لە ڕووی تووبیەوە بەناونا بەڵام ئەو مادەیەکی تیاابێ بۆ منداڵ پێویستە بۆ نەخۆشیشی دیاریکراو بەگشتی بەنیت لە تەمەنی باسمان کە لە تەمەنی لەدایک بوون تاوەکو 3 ساڵی بۆی هەیە شیر بخوا و بەزات لە پاش 6 مانگی بۆ هەیە شیری قوتوش بخوا ئەو شیرانە چین دەبێت مادەیەکی تیاابێکە سوودی هەیە بۆ منداڵ بەڵێ ئێستاکە لە کوردستانی خۆمان زۆرەها شیر هەیە لەوانەیە 50ەوە شیر هەبێ دایکان باوکان سەریان لێ شێوات کامە شیر بەکاربێن دایکە بۆ لە هەفتەیەک 4-5 شیری گۆڕیە لەبەرەوەی یەکێک پێیگوت ئەو باشە یەکێک پێ دەڵێ ئەوە باشە بۆەوەی سەریان لە نێشەوێ هەر کاتێک منداڵ لە دایک ئەگەر بڕیاریدا شیری قوتوب بداتێت کە ئێمە لەگەڵەوەی نیە ئەمە لەگەڵەوەیدان شیری داچی بخوا بەڵام هەر کاتێک بڕیاریدا شیری قوتوب داتێ ڕقەمیەکی دەداتێ ڕقەمیەکی هەر شیرێکی دەداتێ ئاساییە زۆربەی شیرەکانی ئەوڕۆ لە کوردستان هەنا ماعدا 1-2 زۆریان نەبێت کە باش نینە زۆربەی زۆریان باشن هەندێکیان باشترن ئەمە ناتوانین لێرە ناوی هیچ شیرێک بڵێن لەبەرەوەی با نەبێتە ڕێکلام بەڵام زۆربەی شیرەکان باشن دەتوانین ڕقم 1 بەکاربێنێ ڕقم 1 ئاسایی نەوەک تۆبیەکان تەنها بۆ حاڵەتی دیاریکراوە چونکە هەندێک شیرمان هەیە پێدەڵێن LF هەندێکیان AR هەندێکیان کۆمفۆرت ئەوانە هەر یەکە و بۆ جۆرێک حاڵەت بەکاردێ هیانە بۆ قەبزیە هیانە بۆ ئیسهالیا کاتێک دەبینی منداڵەکە کێشەیەشی زۆری هەیە لەگەڵ غازە ناکرێت کەسێک بەبێ ئاگداری دکتۆر شیری تووبی بەکاربێنێ بۆ منداڵەکەی ئەکید نابێ منداڵ شیری تووبی بدرێتێ بەبێ ڕاوێژی پزیشتی چونکە لەوانەیە کاریگەری لاوەچی زۆر بەجێبێڵە لەسەر منداڵەکە بە تایبەتی هەندێک شیر هەیە نابێ بەردەوام بێ بۆ نمونە هەندێک شیر هەیە تەنها لە قۆناغێکی دیاریکراو ئێمە دەستنیشان دەکەین بۆ منداڵەکە بۆ نمونە هەندێک منداڵ هەیە ناکامە چیلۆیەکەیان چیلۆ نیوەکە کاتێک لە دایک دەبێت بە 6 مانجی 7 مانج لەدایک بۆ ئێمە شیرێک دیاری دەکەین بۆ منداڵەکە گونجاو بێ بۆ منداڵەتە وەزن و چێشی زیاد بکەوە هەندێک مادە تێدایکە بۆ گەشەکردنی مێشک و چاو زۆر گرینگە بەڵام بەراوام بوون لەسەر ئەو شیرانە باش نییە لێ نابێت بەبێ ڕاژی پزیشکە زۆر شیران بەکارێت کاتێک دەگاتە 6 مانجی دەکرێتە ڕقم 2 و دوای ساڵێک هەتا 3 ساڵ ڕقم 3 دەدرێتێ پاش ئەو دەتوانانی هەر شیرێکی بدێ ئاساییە بەڵام لە خوار 3 ساڵی ناکرێت شیری کیسە و ئەو شیرانە بەکاربێت کە زۆر بینیومە شیری شەدەنە مناڵ کاکتۆر چۆن باکۆتا پرسیارمەوە بێت چۆن وا بکەین وردە منداڵ لە شیر دوورکەوێتەوە بچێتە سەر خواردن بە شێوازێکی تەندروست ئێوە هیچ ڕێگایەکتان هەیە بەڵێ خۆی کاتێک منداڵ بۆ 6 مانگ دەوروبەری 6 مانگ کاتێک ئامادە باشی تێدا و بۆ خواردن منداڵەکە توانی بە دابنیشێت توانی ملی ڕابگرێت توانی قوت بدە دەتکرێت دەست بە خواردن بکرێت بەرەبەرە باشترین خواردن و گونجاوترین خواردن سریلاکە چ سریلاکە بەخۆی دروستکات سی ئەوەی لە بازار هەیە وردە فێری بکە ڕۆژانە کەوچکێک 2 کەوچی لەو سریلاکە دەداتێ بینی هیچ کێشەیە دەتوانانی بچێتە سەر میوەکانی وردە ڕۆژانە 3 ڕۆژارێک 5 ڕۆژارێک میوەیەکی بداتێ وردە ئەوە بڕی خواردنەکە زیاد دەکات کاتێک دەگاتە 7 مانگ 8 مانگ ئەو خواردنانە وردە زیاد دەکەی هەتا دەگاتە ساڵێک هەموو جۆرە خواردنێکی بدەیە بەرەبەرە شیرەکەش کەم دەکرێتەوە بەڵام دوای ساڵێک هەموو بە شێوەیەکی گشتی شیرەکە کەم دەکەیەوە و خواردنی بە تەواوی دەبێتە خواردنی سەرەکی دەستە خۆش بێ کاکتۆر سۆران باری منداڵان زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی بەڵێ زان و خۆشەویستانەمان و تۆرەیە بوو کە لە شاری هەولێر پێشکەشمان کردن زبێر دروستێکی باش بۆ سەرجەم مناڵەکانی و ئەو کەسانی مناڵیان نەبووە خی پەروەردگاری ئینشاءڵڵا مناڵی ساڵحیان پێ ببەخشێ زان و خۆشەویستان دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان عیمران ئەمیر زۆر سپاس
بەڵازدان و خۆشەویستان دیارە بڕگەی لەگەڵ پەیامنێرانمان ڕامیارمان لەگەڵە لە سلێمانیەوە دواتر دەچینە بڕگەی کۆتایی پەیامی ڕۆژ دەچمە سلێمانی بزانم زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای سلێمانی چین ڕامیار سڵاوی خوا لەبێت فەرموو زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای سلێمانیمان بۆ بگوازەرەوە. بەڵە سڵاوی خواتان لێبێ ئەمە ئێستا لە یەکێک لە بانکەکانی دابەشکردنی موچین کە ئەمڕۆ موچەی خاوەن پێداویستی تایبەت دابەشەکرێت لە شاری سلێمانی دیارە ماوەیەکی زۆرە ینی خاوەن پێداویستی تایبەتەکان گلەیەوەکەن کە ئەو بانکانی کە موچەی کەمەدامانی لێ دابەشەکرێت شوێنی ینی دانیشتن و شوێنی هاتشۆکردنی خاوەن پێداویستی تایبەتی نییە وەکو پێویست گلەی زۆریان هەیە لە شوێنانی کە موچەی لێوەردەگرن ینی بانکی وا هەیە کە موچەی کەمەندامانی لێ دابەشەکرێت لە نهۆمی دووەمی بانکەکەیە کە خاوەن پێداویستی تایبەت ینی کەسی ئاسایش زۆر بە زەحمەت دەتوانێت بەم شوێنانەدا سەرکەوێت بۆ موچە وەرگتن بۆیە ینی ئەوان ئێستا ئەمڕۆ بانگێشتیەمان کرد بۆی قسە بکەن لەسەر بابەتە گلەیەوە دەربڕن کە وەکو پێویست ینی شوێن یەگەرێسا هاوکارم ینی بەشێک لە وێنانە بگازێتەوە کەمەندامان لە ینی حوشەی بانکەکان دانیشتون داواکەن ینی شوێنێکی ڕێکوپێکتریان بۆ دەنشان بکرێت بۆ ئەوەی کە ینی بتوانن بە شێوەیەکی باشتر موچە وەربگرن لە هەمان کاتدا ینی بەشێکی دیگر لە کەمەندامان گلەی ئەوەکەن کە ئەو موچەی وەریەگرن وەکو پێویست نییە داوایەکەن کە ینی هەموو مانگێک لە کاتی خۆیان موچیان پێ بدرێت یانیوانی کە لێرەن جەلال کێشە و ئاریشەیان زۆرە تەنها نەبوونی شوێن نییە یان یەکێک لە کەمەندامان ئێستا بە منی وت من لە ناو بەردا بنیشم باشتر لەوەی کە هەموو مانگێک موچەشم پێ بدرێت ینی ئامادەم موچەم پێ بدرێت ینی ئێستا من قسە لەگەڵ یەکێک لە خاوەن پێداویستی تایبەتەکانەکەم کە مامۆستا ئەگەر بیتە ئێرە پێم بڵێ ئەو کێشانەی ئێوە چییە بەس ئەگەر بکرێ بە کورتی پێم بڵێ شوێنی وەرگرتنی موچەتان کێشەی هەیە یان کێشە لە بوونی موچەیە. بەڵێ سپاس بۆ کەناڵەکان بخێ بەسەر چاو ئێمە وەک کەمەندامان دابینکردنی شوێنەکانمان هیچ خزمەت گوزارێکی نییە لە بە هیچ شێوازێک هەر حوشەیەکی بەتاڵەوەیکی تر ئەگە بکرێ بۆمان کرێتە باقەکانە زۆر باشتێکە چونکە ئێمە هەر حوشەیەکی بەتاڵەوەیکی تر نە خزمەت گوزاری دەبلوسینە وەکو ڕێگەوبار نە وەکو شوێنی دانیشتێکی کەمەندامان بتوانن بحوێنەوە چاوە دێری معاشەکەیان کەن تا بدرێتە کە قەڵەباڵغیە زۆر زۆری قەڵەباڵغا ئێمە بە سێ ژوور ئەنجام معاشەکەمان دەدرێتە لە ژوورێک هەوێکە تەسلیمەکە چەکێکمان بۆکەن دوای چەکەکە ئەچن مۆریەکەن دوای مۆرکردنەکە ئەنج ئەچین هەوێک معاشەکە وەرگن ئەمە وەسڵی کەمەندامەکە توانە هیچ شتێکی نییە بتوانێت ئەدایکە بۆ خۆی بەم لاولا بڕات و بێت و بچێت و بێت ئەبێ یەکێک هاوکاری بێت بەڕاستی ئێمە کەمەندامان بتوانین وەکو جددی هاوکارمان بن و حکوومەت بەدەم داواکاریەکانمانەوە بێت. ئێستا من دەبینم لە حوشەیە دانیشتون و باس لەوەش کرد چەند ژوورێکیشتان پێ دەکرێت ئەبێت تاکەی مەسەرن لێرە دابنیشتن تاو کاتەی بەریانەکەوێت یان لە ژوورەوەش پێما بێ ژووری تریان پێەکرێت تاوەکو موچەکە وەرەگرن نەخر ناچنە ژوورەوە هەر بە چوادێری حوشەکە وەکو سەفا مەڕوایەکمان پێگەن ئەچینە بانکە ژوورەکە چەکە بۆکەن ئەچیتەوە ئەو دی مۆرەکەن دیتەوە ئێرە موچەکە تێنێ لەبەرەوە من داوام کارم لەوە حکوومەت بەجددی ئاوڕێکمان لێ بنەوە بتوانین شوێنێکی باشتر بۆ شتێک باش بۆمان دابینکەن و بانکەکانی زۆر باشە وەکو ڕەمپا بە تایبەتی ئێمە کە چوین چوار پلێ لە بانکەکانە کەمەندامان لە چاودێری کاروباری کۆوەڵاتی پێمان وتون و وەک ڕێکخراو ئێمە وەکو ڕێکخراوێکمان ڕامێر عوسمان زۆر سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازان و خۆشەویستان تەوری کۆتایی پەیامی ڕۆژی ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز محەممەد ئیبراهیم پێشکەشکار و بێژەری وەرشی کەناڵی ئاسمانی پەیاممان کردووە بزانین محەممەد لە کێوە سەرقاڵی کاری ڕۆژنامەوانی وەرزشیە و لە کێوە لە پەیام دەست بەکار بووەوە ئەو توانا و لێ هاتووە تایبەتی کە هەمە هەیە دەمەوێت ئەمڕۆ لەگەڵتانە بەرجەستەی بکەین چونکە یەکێکە لەو کەسانی کە تایبەتە بەکایە وەرشیەکان لە هەرێمی کوردستان ناسراوە یەکێکە لە پێشەشکارە معروف و دیارەکان بامڕۆ دیوە جیاوازەکانی ئەوەی هەڵ بدەینەوە کە تەنها ئێوە لەسەر شاشەیە دەیبین کاک محەممەد زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بیت لەکەیەوە دەستت بە کاری ڕۆژنامەوانی وەرزشی کرد. وەڵام من لە ساڵی 2006 کاتێک سەرەتا خوێندکاری بەڕێز مامۆستا محەممەد بووم لە مەڵبەندی سلێمانی کۆمەڵ لەوێ دەرسمە خوێن
پێیان ڕاگەاندم کە بۆ ڕادیۆ پێویستمان بە کەسێکە بۆ کات من هەر یەکسەر بۆ تێست چوومە ڕادیۆ لەگەڵ ساڵی 2006 کۆتایەکانی 2006 کە چوشمە ڕادیۆ ڕاستەوخۆی یەکەم بەرنامەم کە کرد ئەو کات پێما بێ کاکۆسەڵان دەرهێنەر بوو یەکسەر ڕاستەوخۆ تەلەڤیزۆنی کۆمەڵ کەناڵی سلێمانی پەیوەندیان پێوەکردن تێمە فەراغێکمان هەیە وەرە بۆ لامان ئەو بچوومە تەلەڤیزۆنی کۆمەڵ لەوێ کاکسالم تۆفیق یەکەم تێست ئەو بووی کردم لێەوە دەستم پێکرد وەکو بەرنامە وەکو هەواڵی وەرزشی دواتریش لە سەرەتای کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام هاتمە نێو کەناڵی ئاسمانی پەیام و بەردەوام لە نێو ڕاگەاندنە کاری تاوام کردەوەکو تیڤ وەلەکو ڕۆژنامەش سەرنووسەری چەند ڕۆژنامە و چەند ڕۆژنامەیەکی وەرزشی بووم لە چەند ڕۆژنامەیەکی سیاسی شارکارم حەزی خۆت بوو یاخۆت خوێندنەکەشە هەر لەو بوارەیە خوێندنەکەی خۆشم هەرکەوتەوە بواری وەرزش خۆشم پێشتیش هەروەکو یاریزانی ینی سیروانی نوێ بووم چ لە تۆپی پێچ لە باسکە دواتری ژۆکو خوێندنی شار پەیمانگای وەرشتی سلێمانین تەواو کرد ینی من هەموو حەزەکەم وەرزشی بوو بۆ هێرە بوارەشم هەڵبژارد ینی حەزێکە کە تەواو لەگەڵ ژیانی خۆما تێکەڵاو بووە ینی من ئەگەر ڕاگەاندنیش نەبووە من هەر بەم شێوە متابع و لێبراوە بووم بۆ وەرزش ئەکرێ بڵێن ئەم شەو هەندێک یاری لە نادیە جیاوازەکان لە خولە جیاوازەکانی ئەوروپا بەڕێوە چوون لە وڵاتی جیاوازەکان محەممەد ئاگای لێ نەبووە نابێ من مۆبایلەکەم فیکێ هەرچی ئینسانێکیش وەرگێت لە مۆبایلەکەم وەزانم ئەگەر بە خۆم لەو لەحزاسی یارەکەش نەکەم لە مۆبایلەکەم واگاداریم یا گۆڵێ لەم لا ڕووبا خێرای ئەوەندە کات هەیە کە بەردەوام چاودێری وەرزش بێ تقریبان هەمە ئەگەر نەشم بێ دروستیەکەم هەر فریاکەم ئێستا وەسیلەکان وەکو جاران نەماوەن دانیشی بە دیال تەلەڤیزۆنەوە 10 ساعت سەیری ئێستا لە مۆبایلەکە تا کام یاریە و بوێ کام کەناڵە و بێتوانی دانیشی سێریکی نەتایج کامە و ئاگا لێ بێتوانی ئاگاو لێ بێ شتێ بتوی خو سێریکی یەکسەر لەبەردەستا توانی سێریکی ینی گۆڵەکە یەکرێ تەواو نەبووە هێشتا لیانەوەی تاوا نەبوو تۆ بە ڤیدۆ لەبەردەم تا سێریکی کاراسانی زۆر کراوە ینی ئەمە کرێوا بکە کە ئاگاو لە هەموو یاریەکان ڕاستە لە مۆبایلە هەیە و هەر لە حزەیەک میل تەوێ بەڕاستە خۆش سێری دەکەی بەڵام پێشەمە تەلەڤزیۆن بووە مەگەر قۆناغی تریش بچینە دواوە سەردەمانێکیش ڕەنگە لە کۆڵانەکە هەمووی تەلەڤزیۆنێکە بۆیە کە یاریەکەی پیشان بداوایەوانی ئەو کاتە کەناڵە مەحەلیەکان نەبوون ئەو سەردەمە چۆن متابعاتە کرد متابعی هەموو یاریەکانت دەکرد یا با بڵێم یاریەک هەبووە خۆت پێم وایە جمهوری میلانیت یاریەکی میلان هەبووە لە دەستت دەرچێ لەوەی کە تۆ نەتوانی بە بیبینی یاری میلان نەبووە لە دەستم دەرچێ بەس شتێکی خۆشمێ لەسەرەوە ساڵی 2006 ئەو کاتە نەشاتومە نێوباری ڕاگەاندنەوە بەڵام من هەتا قۆناغی سێ ئەدادی یەکێک بووم لە خوێندکارە زیرەکان بەس لە چواری ئەدادیە کاتیات مامەدەی ئەزمەر تۆزێ خوێندنم وەلانە لەگەڵ چەند هاوڕێک مایتر بێکۆ کردومان بە تەجروبە وتمان با چەند ساڵێ بمێنینەوە لە چوارە هەرمای نانێ باوکم هەڕەشەیەوەی لێکردم وتی بە هیچ شێوەیە نەیەڵم سێر یاری ئیتالیاکەی لە مۆندیال یعنی هیچ مەجالێکی بۆ نێشتم وەکو قفڵکردن قفڵی کردم مەجبور چیم کرد کوڕێکی پورزام هەبوو ئیشی سپلێتیە کرد ئەو شەوەی یاری ئیتالیا و غانا بوو کە یەکەم یاری مۆندیال بوو دم حاجی گیان هەرچیەکەی بە باوکم بڵێ بڵێ حەمام شەوە بم بۆ ئیشی سپلێت ئەیتر هەرچۆنە بێ ئەوم تەرتیب کرد وتی با بڕین بۆ ئیشی سپلێتەکە لەبەری باوکم تەواو یعنی کردووی بە ئینکاری بە هیچ شێوەی و نێڵم سێریکی وڵاتی منیش لەگەڵ ڕۆشتم بۆ ئیشەکە کە چوون بۆ ئیشەکە لێوتی وەرا هاوکاریم کەوتانە بەستمتم بەخوای گەورم بۆ هاوکاری تۆ لاتم سەی یارەکەی ئیتالیا و خاڵام کرد ئیتر دوایی وتی کاکە بۆ خاتی خاڵە برایم سوێنی خوادەمەزانم چتم بەخوا ناخوا منە بە سێ یاری هەر بکەم ئەوە لە دەستم دەرناچ یعنی بۆ یاری باوەڕم پێەکەی لە سعودیەکردنی یاری لەکوێ لە سعودیەش چۆن ینی یعنی لە سعودیە من بۆ سێری لە کاتی یۆرۆ لە کاتی یۆرۆی 2012 من چوون بۆ سێری یاری خۆم یعنی یاری بەم شێوە تێکەڵاو بووە لەگەڵ عیبادەتی خۆمە بەڵام مەجالیەوەی هەرتیا سێ یاریەکە بکەیت ڕەنگە قسەیەکت لەسەر بوترێ ئێستا بڵێن ئەوەندە شێکجار خولیای یاری ئەی نوێژ ئەی عیبادەت ئەی ئەمانە نوێژی ژەکەین عیبادەتی ژەکەین بەڵامی تر بە پێی توانە یاریەکەش بە پێی توانە یاریەکەش بە پێی توانایە یعنی متابعی تۆ هەنێتی بخۆم جمونیم ئێ نوێژەکەش چییە نوێژەکان فەرزەکانم لەسەر فەرزەکانەکەم چۆن بۆ میلانت هەڵبژارد چۆن بوو میلانم هەڵبژارد میلان ساڵەمی شێفچەنکۆ بوو نا دوای پێشم لە سەرەتا کە سیری یاریم کرد هەندەری یۆڤانتۆز بووم مشەجیعی ئیتالیا بووم
ساڵی 2001 بۆ 2002 ئینزاجی و ئەنچیلۆتی کە ئەو کات لە میلانە یاری مدرب یاریزان و مدرب بوون هەردووچان هاتنە میلان. ئیتر ئەو فتری هەرزەکاری حەزەکان ئەگۆڕێ کێشە نییە لەوەی بەیانی جمهوریتی پێبی ئەمڕۆ جمهوریتی پێبی ئەو دقەی هاتنە میلان بووم بە جمهوری میلان بەیت لەو دقەی و نەمگۆڕێتەوە. بۆ نایگۆڕی لە میلان باشتر هەیە بۆ شوێ بەرشلۆنە بەس باش بەرشلۆنە بۆ جیلی ئایپاد و ئایفۆنەکە بۆ من ناوێت. مێسیش میسی لە 2023 میسی لەسەر شاشەیە من کە تااقەتم لە ئەو کاتی کە تۆ ڕۆشتیتە میلان میسی هاتووەتە سەر ناوانەیە من ئەو کاتێک کە میسی دەرکەوت میلان دووە ئەبتاڵی بردبوو من هەموو حەزێکی ڕاضم کۆتایات بوو ئیتالیا بوو بە پاڵەوانی مۆندیال یعنی ئەو تیپانەی کە من خەون و خولیان بوو بە خەونەکانی خۆیان گەیشت بوون. باش هەمە بابێنەوە ناو کای وەرزشیەکەی ئێرەت تقریبا 12 ساڵە لە پەیامی و بێژەرێکی ناسرا و معروفی و زانیاریەکانت لەسەر وەرزش بەبێکەم و کورتین تەحلیل نا زانیاریەکانت دوا ناکەوی هەرت هاتوۆتە بەردەست چونکە عادەتەن هەر پێشکار و بێژەرێک لە هەر شوێنێک کە دەرەکەون معروف دەبن ئیدی ڕەنگە خەڵکی تر تەقدیمیان بکە ئیشی تر باشتر هیچ هاتوۆتە بەردەست؟ بەڵێ بە دڵنیاییەوە لە زۆر شوێنیش تەنانەت توانم بڵێم کاک فاروقی بەڕێوەبەریش ماگادارە بەڵام من پەیامم بەێرە خۆشێ ئەم خۆشەویستی من ئیتر دەستگرتنیەکە من کاتێک کە ئەو فترەی کە پێگەیشتم من ڕەنگە بنەماڵی خۆم بە فەرمی کۆمەڵ نەبن تێگەی لە براو بەڵام من کاتێک کە هاتمە ناویان من خۆمەر ئەتیادی خولیایەم ئەو کەشەی کە ئەوان بۆیان خوڵقانم وای کرد کە من بەردەوام پێشوازی باوەڕکە هەر ئەو کاتی کە من هاتمە تەلەڤیزیۆنی کۆمەڵ کە 3 مانگجارێ 25,000 وەرەگرت تەلەڤیزیۆنی سپۆرت ئەو کاتە هەبوو من مایان کردم یان کاکە وەرە مانگی 150,000 نه من مرتاحی خۆممەوێ ئێسەش لێرە 500,000 پێم لایەن بەدەوەرەکەی کەناڵێکی تر نامێ من حەزم نینە حەزم بۆ مرتاحەیە کە لە پەیان پێی مرتاح ئاسوودەی لێرە زۆر زۆریش ئاسوودە لە هیچ شوێنێ ناتوانم من ئێستا لە دەرەوە بانگەکان هەمەی پێیان ئیتر یعنی من ئەم لەقەبە چۆن ئەم خۆشەویستی و محبەتەی خەڵک پێبەخشیوی هەموو شتێ شانازی سەربەرزی مرتاحبوون لەگەڵ خەڵکە بە موچەکەشی کە پێم وتوانیمە ژیانی خۆمی پێ بەڕێ بکەم ڕاستە بڵێم وەکو کەناڵەکانی تر نەبووە بەڵام توانیمە لەگەڵ یا هەڵکەم بە قەناعەتی خۆم ئەوەی پەیام پێی بەخشیم بۆ من زۆر زۆر بوو ینی من ئێستا لە کەشێکە ژیم کە لەخوا بەزیابێت لە ناو خەڵکا ڕێز لێ گیراوم لە ناو گەنجا ڕێز لێ گیراوم لە ناو وەرزشکارە ڕێز لێ گیراوم هەموو خەڵک بەدەمەوە پێکەنێ دەستی بۆ بەسنگمەوە گرێ ئێم شانازیانە لە پەیامە من لەوە چێ برادەرمە بێ کەناڵشتی گۆڕی بێ شوێنی گۆڕی بێ بەو شێوەی من ناوی نهێنرێ لە ناو خەڵکە باشم تاوانەوە 10 ساڵە پێکەوەین من وتوانیە لەم پەیامەیە بەڵام من 10 ساڵە لێرە دوای تو هاتم تاوان توانایەک کە من ئەماوە پێشوە زانیم کە هەمام توانایی هەیە کە ببوورە لەم هەمە خۆم حەزم لە ئەوەندە تێکەڵیەکەمان زۆرە گینە هەر دەبێ بڵێم کاک محەممەد ئەماوەیە من زانیم کە محەممەد لێرە ئەو توانایی هەیە ئەویش ڕۆژێک لێرە بوو ئۆتۆکیۆ تێکچوو بوو وەرەقە نهات بووە خوارەوە تەبەن هەمومان دەزانین بێژەر کاتێتە سەر شاشەوانی شەیدا کە ئۆتۆکیۆ تێکچوو وەرەقەی لە بەردەستانە بوو مەگەری تر دایخەیوانە چیت بۆ بێ بەڵام دەڵێن محەممەد بەبێ کاغەز بەبێ وەرەقەکان و بێ ئۆتۆکیۆ هەواڵەوەرچیەکان دەخوێنێتەوە هاوکارانیشم هەندێک ڤیددیۆمان بۆ ئامادەکە بۆی دەمەوێت بزانم هەواڵەوەرچیەکانی ئەم شەومان بۆ بزانشی مێرە خۆ ناویێشێ بێنە من هێستا ناویەکە نایەنم ئەم شەو چی گوزەراوە دووسێ هەواڵی ئەم شەومان بۆ بخوێنەرەوە پێم وایە هەندێک ڤیددیۆش حازرە نازانم ئەگەر پێوەست بن بام شەوە ڤیددیۆیەنێ ڤیددیۆی بنێ ڤیددیۆی چی دێ یاریان تەرەوێ یاریمان سەرسیتی تەوێ هەواڵی لەگەر پیشانی بن ئەمەیان ئینتەرە ئەم شەوە باشە محەممەد ئەم شەو ئەم یاریە بوو باشە ڤیددیۆکەی پیشان من بە هەواڵەکەمان بۆ بخوێن حەزەکەی ڤیددیۆم خۆ لە بەشی نیوز ڕوومانە بووی ناوەڵا دەوامت نەبڕۆ لە داوامی دایرە بووم سەما هەموار گرتۆ لە بە خاتی بەرنامەکەی جەنابێت لە دەوە هاتووم دەونیواتم باشە سپاس دەکەم هەواڵەوەرچیەکەمان بۆ بخوێنەرەوە لە درێژەی یارەکانی قۆناغی چارێکی کۆتایی جامیانەکانی ئیتالیا شەوی ڕابردوو هەردوویانەی ئینتەر و میلان لە سەر یاریگای جۆسێپی میازای تایبەت بەیانەی ئینتەر میلان بەیەکگەیشتن میلان بە سەرەتایەکی باش دەستی بە یارەکە کرد بە تەواوی کۆنتڕۆڵی یارەکەی کرد زڵاتان ئیبراهیمۆڤیچ توانی لە خولێکی 32 یارەکە گۆڵی پێشکەوتنی میلان تۆمار بکە و گێم یەکەمیش بۆ ئەنجامە بە کۆتات
لە جێمەی دووەم ئەگەرچی یارەکە تونند و تیژێکی زۆری بەخۆبینی ئەمە ژوای کرد کە ئیبراهیمۆڤیچ لە خولەکی 61 بە کارتی سوور بکرێتە دەرەوانێ ئەمە ژوای کرد ئەرکی میلان لە یارەکەی تا ڕادەیە گران بوو ئەنتەر کۆنتترۆلی یارەکەی کرد ڕۆمیلۆ لۆکاکۆ لە خولەکی 76 لە ڕێگەی لەدانی سزاوە گۆڵ و سەرکەوتنی ئینتەر میلان تۆمار بکە بەم شێژ ئینتەر میلان گەیشتە قۆناغی نیوەی کۆتایی لە قۆناغی نیوەی کۆتایی متابعەم کردووە هەر یعنی من ئێستا ئەمە بۆ نمونە خۆشم توانای ئەوەم هەیە هەواڵ ڕێخەم لەسەری ئەی ئەگەر یاریەک نەبینیت تەنها معلوماتەکانە بنێ ئەتوانی یەکسەر ئاوا خۆدا ڕشنی سەرتوانم بڵ من پێ دەڵێ مەسە ناوی یەکێکم پێ کاکە ناوی زیدانی جەیە یاری کردو زیدان بڵێ لە دوانێکی زیدانم بۆ بە لەسەر پێگاتی ڕیاڵمەدی دوامان ئێستا یاری ئەوەی گواردی لە پیشانی یاریام شەو بووە بەڵێ ئەوەشم شەو بوو بینیت یاریەکە لەبەز معلوماتەکان تۆرگرت ناویاریم بینی ئەمە گواردیۆلا ئەمە نە لێ دوانی هەیە نەیەک شتێ من نەتوانم لە دوانێکە بۆ لەسەری ڕێخم خۆڕێکی ئەخەیان هەر خۆم ڕێکیەخەم شتەکە واقع ئەو خۆم ڕێکیەخەم واقعی ژەگەر بیستم یەک دەروێ واقع بێ من خۆم ڕێکیەخەم یاریەکەی ئەم شەوی گواردیۆلا چی بوو هەواڵەکەم بۆ بخوێنەوە هەواڵەکەەوە بۆ بخوێنەوە لە درێژەی یارەکانی هەفتەی 20 پرێمەر لیگ ینی مانچستەر سیتی لە دەرو یاریگای خۆی بۆ میوان ینی وست برومیچ ئەلبیۆن کە لە میارەدا مانچستەر سیتی بۆی پێکان و لە توانەکانی کیڤن دی بروین بێبەش بوو کە یەکێکە لە ئەستێرە دراوشاوەکانی یانەکە ستیزن هەر لە سەرەتاوە بێژ بردن دەستی پێکرد ئەمە ژوای کرد ئێلکای گۆندۆگان لە 12 خولەکی سەرەتا یارەکە گۆڵی پێشکەوتنی مانچستەر سیتی تۆمار بکە دواتر جواو کانسیلۆ توانی گۆڵی دوم بۆ مانچستەر سیتی تۆمار بکە ئەمە ژوای کرد کە سیتی بە تاوی کۆنتترۆل یارەکەکە دواتر گۆندۆگان جارێکتر گەڕایە بۆ گۆڵ تۆمارکردن گۆڵی دومی خۆی گۆڵی سێمی مانچستەر سیتی تۆمار کرد هەر لە کە بەم بردنەوەی مانچستەر سیتی پێشەنگی ڕزمەندی پرێمەر لیگی بۆ یەکەم جار لە وەرزی ئەم ساڵە گرتە دەست توانی کە بەم شێوازە هەواڵەکە بخوێنیتەوە بەخوای گەورە گەشتم خوێنەوەتەوە ئەزانم بەس چەندێکە ئەمە من ئەم ساڵ زانی مەماوە پێشوە زانیمەوە بوو لە ڕەنگە ئاریان فاتح هەموو کەس باشتر بزانێت دەرێنەر ئاریان فاتحی دەرهێنەر لەبەرەوەی ئەو زۆرترین عنی لەگەڵ هەموو دەرهێنەرەکانە پەیوەندیم زۆر باشە سۆبەتێکی زۆر باش بەڵام ئاریان فاتح یەکێک بۆ لەوانەی کە بەردەوام سۆبەتێکی تایبەتمان لە بین نابوو یەکێک لەوانە گڵۆب هەڵکردنی شاشە بۆی کە من هەواڵ بخوێنمەوانێ علاساس بۆ بزانم لەسەر شاشە یعنی ئەمە حرەکەیە بووە کە ڕەنگە زۆربەی زۆری بێژەرەکانی تێکەوتی بێ بەبوونەوە هەواڵی خوێنەوەتەوە یەک لیزەواڵی خوێنەوەتەوانە دوایی نەشیاوەتی ئەمە سۆبەت بووە لەگەڵە بەس من قەت بەوانە شتێ نەکەوتم یەکسە جواب ماوەتوتم درێ ینی تەرکیزم لای گڵۆپەکەژە بووە ئاریان ئاگای لێ بووە ینی لەوە چیە گەشتی کاملم خوێن بێتەوە لەکەیەوە توانی ئاوا گەشت بخوێنیتەوە بۆ من ئەم ساڵە 2 ساڵە 3 ساڵە پێشەوەی بێشمە ناوی ئەلامەوانێ من هەر ئاوا بووم بۆ ڕاضە هەواڵەتە خوێندەوە هەر ئاوا نەک هەواڵ بخوێنمەوە بە تەواوی بەڵام هەر بەم شێوەیە ئاوا بووم لە ڕاضەیە یعنی لە ناوی یاریزانە لە ناوی تیپە لە ناوی مەلعەبە لە ناوی حەکەمە بۆ هەمووی هەروە بوو دوایی کە هاتم تەجروبەی هەواڵ خوێنەوە من کرد هەواڵ خوێنەوەکەشم ڕاستەوخۆ لەگەڵ ئیشەکەی خۆم کە دەست بەکار بووم یا لە خۆمان سابتم کرد زیاتر زانیاریەکان لەسەر ئەوروپان یا لە وڵات عەرەبیەکانی شکۆ چەند ساڵێک وڵات عەرەبیەکانیش خەریکن وڵای تقریبا عەرەبیەکانیش مدەیە متابع بووم لێی سیر مەکرد بەڵام ئێستا تااقەتم لێ نەماوە چ وەرزشی کوردستان تااقەتم لێ نەماوە ناچم بۆ سریارەکان بۆ لەبەرەوەی بێسەرۆبەرە بەڕێوەچن من تا ئێستش ئەو قەزەی یانەی گیان کە وەرزی ڕابردوو بە سەریاوتی پی تازە پێگەیشتوانەکەی هێشتا یەکلیان نەکردوێتوانێت توی یەکێتیە بی کە نەتوانی تاوانبار و بێتاوان دەربخەی لە نێوان دوو کەسە کەواتەیە تۆ بوون و نەبوونە وەکو یەک وایە لەبەرەوە نەمە قەنەعەتیم نەبوویی تۆپی کوردستان تۆ کە نەتاوانبارە دەرخستۆ نەبێتاوان لەبەرەوە من بایکۆت یارەکانم یانێسە بۆ سەری هیچ جارێکیش ناچم لە کاتێکا زۆرینەی بە هاوڕێکانم لە یانەکانە یاریەکەن لە یانەکانە ڕایەنەرن بەڵام ناچم زۆر باش حەمە دەرفەتی یوتۆم نماوە بەڵام خۆت دەبێت تاوان ئەمەی کە ئەم دەرفەتی بۆ تۆمان ڕوساند کەمە لە چاو خزمەتی کە کردوتە بە بواری وەرزشی لە کەناڵی پەیامەوە بە خزمەتی بە خەڵک بە تایبەتی بەڵام رادەگەی و کەمە کاتەکە زۆر کاتەکە بەڵام کاتەکە کەمە زادتن هەر 20 خولەکە لە بەرەوەی کار 20 خولەک ڕەنگە خەڵ زیاتر دانیشن بە دیار بابەتەوە بابزانم بەتەمای چیت لە کای وەرزشیە ئەم لە ڕۆی عەلامیەکەوە هەم لە دەرەوە وەڵاوەکو هەنگاوێک لەسەر تەڵەبی کاکفاروعالی لە ماوەی ڕابردوو بڕیارمە بەرنامەی دەرو یاریگا گۆڕین بە گفتوگوی دەرو یاریگا خۆم هەنگاوێکم گۆڕیوە ئەو کاتەی کە ئێمە شیکەرەوەی وەرزشیمان لە نێو میدیای کوردییا دەرخست ئێستا
خۆم وردە وردە چوومەتە نێو ئەو بوارەوە خۆم بۆ تەرخان کردو متابعی یارەکانەکەم معنی خۆشم لەم بەرنمەیە هەوڵین ئێمە هەم شیکارێکە بکەین هەم لە گاندنا بۆ خەڵک گاندنێکی پێشوەختەمان هەبێ زۆر باش بین بۆیان وەکو کارەکەش ینی بڵێم وەکو شتێکی تازەگەری ینی ئەلامی ئێمە تازە وای لێ هاتووە لە دۆخێکا وەستاوە چەق بەستووە چەقی بەستۆ بە شیکردنەوە لەگەڵ هەواڵگەیان وەرزشی پەیام چه خزمەتێکی بە کای وەرشیەکە بەگشتی کردووە بە تایبەتی سەردەمانێک وەرشی پەیام ئێستش هەر بەهێزی خۆی هەیە بۆ بێمکانێتەوە کە هەتانە بەڵام چ کاریگەریەکی دروست کرد لەسەر کای وەرزش چه خزمەتێکی بە کای وەرز لە هەرێمی کوردستان بەگشتی کردەوە بە تایبەتی لە ڕۆی کە وەرخۆش تاماژەت پێکرد شیکەرەوانێکی زۆر باشی ناسان و خەڵکێکی زۆر باشی ناسان شیکردنەوە هەر نەبوو لە میدیای کوردیە شیکردنەوەی وەرزشی و دەستگرتنی گەنج هەر نەبووە لە میدیای کوردیا پەیام کردی ئەمە بە تەحەداوە یەک کەناڵ لە غێری مامەسا سەلاح و خەسرە و گورون یەک شیکەرەوەی وەرزشی نەبووە لە کووردە پەیام هاو ئەم ڕێچکەی کردوانێ ئێستا دەبینی شاشەکان هەمووی پڕن لەو دەموچوانەی کە پەیام 2011 و 2012 نامیە سەر شاشە و سەر ڕۆڵی کاریگەری خۆیانێ ئەمانە هەمووی پەیام کردی ئەو ڕێچکەیە پەیام شکانی تەبعەنەما ئەتوانم بڵێم ڕۆڵێکی زۆر سەرەکی تێدا کاگامانج حەسەن بوو کە و کات بەرپرسی ستافی وەرزش بوو لە کەناڵی ئاسمانی پەیامە ئەبە و شێوەیە بوو زۆر باشە دەرفەتم نەماوە بزانم چیاڵی بە وەرزش دۆستانی خۆت بە تایبەت بە بینەرانی وەرزشی پەیام ڕێز و خۆشەویستیم بۆیان هەیە هیوادارم ساغ و سلامەت بن هەمیشە سەربەرز بن زۆر سپاس دەکەین کاک محەممەد دەستەکان خۆش بێ سپاس فێداخە وڵاتزان پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ زۆر سپاس